دوو جار بیر بکەرەوە لەگەڵ یادگار. ئایا کاتی ئەوە هاتووە ئەم حکوومەتە بنکە فراوانە هەڵبوەشێتەوە؟ ئەگەر پێکهێنانی یاخود ئەگەری پێکهێنانی حکوومەتی زۆرینە تا چەندە لە ئارادایە و ئەگەر حکوومەتی زۆرینە پێک بهێنرێت ئەمە دوو ئیدارەی وەکووە وترێت لەناو بەرنامەکە مناقەشەیەکەین دوو ئیدارەی نابێ بە ئەمری واقع چونکە حتمما لە حکوومەتی زۆرینەیە بۆ منە لایەنێک دوو لایەن ئەچنە حکوومەتەکە و لایەنەکانی دیکەیانە بێ ئۆپۆزیسیۆن بن وەک جاری جاران کە هیچ لایەنێکی پێشلایەنە سەرەکیەکەش تا ئێستا خۆی بە ئۆپۆزیسیۆن نازانێت و خۆیان بە بەشداری دەسەڵات دەزانن. قسەیەکی ترکە ئێستا زۆر باسەکرێت ئەوەیە کە هەڵبژاردننی پێشوەخت یەکێک بێت لە ئەگەرەکان. هەڵبژاردننی پێشوەخت ئەتوانێت چی چارەسەر بکات، ئەتوانێت چی لەو قەیرانانەی لەو بارانەی لەسەر شان و کۆڵی هاوڵاتی و تاکی کوردنەوەن سووکیان بکات و کێشەکانیان بۆ چارەسەر بکات یاخود بە دیوێکی تر هەڵبژاردننی پێشوەختە هەر هێندە و بەو سانایی و ساکاری ئاسانە ئەکرێت بڕیاری لێ بدرێت هەڵبژاردنەکە بکرێت ئەی ڕێگاکانی هەڵبژاردننی پێشوەختە چین ئەوە دیسانەوە لەناو بەرنامەکە گفتوگۆی لە سەرەکەین. دەوترێت کۆبوونەوەکانی چوارزاییدیەک گەشتۆتە بنبەست و بێ ئەنجام بوون ئەبێت خاڵی ناکۆکی نێوان ئەو چوار لایەنەی کە لە بەرامبەر داواکاریەکانی پارتی دیموکراتی کوردستان وەستا بوون چی بوو بێت ئەو خاڵە ناکۆکانە کە تا ئێستا هیچ تاکێکی کورد نایزانێت و لە ناو بازنەی ئەو کۆبوونەوەی وەکو خۆشیان ئەڵێن لە ناو کۆبوونەوە داخرا و ژوورە تاریکەکانە ماوەتەوە ئەبێت چی بێت پێم خۆش ئەمشە و ئەم میوانانە هێندەی بزانن بەڕاستکاوی پێمان بڵێن خاڵی ناکۆکی نێوان لایەنەکان چییە. لەگەڵ کۆتایی هاتنی پشووی پەرلەمانی کوردستان پەرلەمان چ دەسەڵاتێکی دەبێت لە کاتێکدا دەوترێت بە بێ مەکتەبی سیاسی حزبەکان یەک هەنگاویش لەم هەرێمە نانرێت. ئەوەش دیسان گفتوگۆی لەسەرەکەین. دوجاریش دەپرسین بڵێ ئەم جارە لایەنەکان سازان بە تەواوی بسازێن و چیتر نەسازێن دیسان ئەوەش یەکێکە لە ئەگەرەکان. ئەزیزانم من یادگار فایقم ئەم شەو با شێوەیەکی ڕاستەوخۆ لە پایتەختی هەرێمی کوردستانەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی دووجار بیر بکەرەوە وەکووە میشە چوار میوانی بەڕێز لێرە حەزوریانەیە لە دەستا ڕاستم دکتۆر شێرکۆ جەودەت پەرلەمانتاری یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی کوردستان بێگومان بەخێربێن سەرچاوان هەروەها کاک عەباس فەتاح پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستان ئێوەش بەخێربێن سەرچاوم لە دەستە چەپیشم کاک قارەمان قادر پەرلەمانتاری بزوتنەوەی گۆڕان ئێوەش بەخێربێن هەروەها کاک مەردان خدر پەرلەمانتاری پارتی دیموکراتی کوردستان هەمان شێوە لە پەرلەمانی کوردستان ئێوەش بەخێربێن سەرچاوم و بەخێراتنی هەموو لایەکەکەم. دکتۆر بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک من دێمە لای جەنابێت لە هەواڵێکدا لە سایتی NRT بڵاو کراوەتەوەڵێت مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕایگەیاند گفتوگۆی لایەنەکان گەیشتۆتە خاڵی چەقبەستن ئەگەر کۆبوونەوەکانیش درێژ بکرێنەوە هەڵوێستی ترمان دەبێت. حەزەکەم کۆمنتی خۆ وەکو پەرلەمانتارێکی یەکگرتووی ئیسلامی لەسەر و قسەیە و قسەی تریشت هەبوو بۆمان بکەیت. زۆر سپاس بنای خۆی بەخشندە و میهرەبان. دیارە سازان پێشتر ویسترا بخرێتە چوارچێوەیەکی یاساییەوە و ئێستاش هەوڵەکان هەر بەردەوامە بۆی کە بچێتە چوارچێوەیەکی یاساییەوە. دواتر ئەو سازانی کە بە سیاسی و بە شێوازە سیاسیەکان بە گفتوگۆکان بە حیوار بێتەدی ئێستا هێماکانی گەیشتنی بە بنبەست و بە چەقبەستن خەریکە ڕوون ئەبێتەوە کە من هیوادارم کە ینی خەڵک بێ ئومێد نەکەین و هیوادارم کە سازان ڕوو بدا و هیوادارم کە لە کۆتاییە هەر ئەبێ پێک بین پێکەوە هەر ئەبێ بسازین پێکەوە بەمەرجێک ئەوەی کە سیستمی دیموکراسی سیستمی پەرلەمانی سیستمی حکومڕانی دروست لە مافەکان لە ئازادیەکان لە دادپەروەری لە بنەما سەرەکیەکانی خەباتی دیموکراسی پێویستێتی ئەوە بێتەدی. بەڵێ لێرەیەکەوە بێ کاتێک کە تۆ سیرەکەی هێماکانی ئەوەی کە دوورین لە یەکەوە هێماکانی ئەوەی کە ناتوانین نزیک بینەوە لە یەکەوە بە پێی پێویست پێمان ئەڵێ کە ئیتر ئەبێ کارێکی وا بکەین کە فشار بکەین بۆ ئەوەی کە تەنازولاتی دوو جار ئاماژەت بەوەدا کە هێماکان و نیشانەکان وەمان پێڵێن کە دوورن لە یەکەوە ئەکرێت بۆ بینەری ڕوون بکەیتەوە چین ئەو شتانەی کە دووری خستونەتەوە ینی بۆ نمونە ئەوە دەیان ساعت کۆبوونەوە کراوە
نەکەر لە دوای نۆزدەی ئابەوە بەڵکو لە پێش نۆزدەی ئابیشەوە و ئەو مەطبەخەی کە یەکگرتووی ئیسلامی کوردستانیش پێکی هێنا بۆی کە پێنج لایەنەکە بێنە سەر مێزی گفتوگۆ و هەوڵەکانی هەموو لایەنێک بە یەکێتی و بە پارتی و بە گۆڕان و بە هەموو لایەکەوە بە کۆمەڵ ئیسلامیشەوە بۆ ئەوەی کە ئەم سازانە بێتە دی وازە حەوڕوونە کە هیچ لایەک ئامادە نییە تەنازل لە بیر و بۆچوونی خۆی بکە وەکرێ بڵین کە ئەگەر بڵین لە کەوانەیە کە خەتاکە خەتای هەر پێنج لایەنەکەیە کە لە یەک نزیک نابنەوە من ئەوەی کە دڵنیام لێ ئەوەیە کە ئەم کێشەیە قابلی چارەسەرکردنە یعنی ممکنە چارەسەر بکرێت بەڵام کە پێگنایەن معناوێ خەلەلێک هەیە خەلەلەکە بێگومان سووربوونی لایەکە یا چەند لایەکە لەسەرەوەی کە نابێ بسازین یا نامانێ بسازین بۆ مەسەلەی سەرۆکایەتی هەرێم ئێستا باسیەکەم بەڵێ مەسەلەی سەرۆکایەتی هەرێم جنابەت باسی هەڵبژاردننی پێشوەختت کرد سەرۆکایەتی هەرێم ڕەبتی چی هەیە بە هەڵبژاردننی پێشوەخت و بە دابینکردنی یا پێکەێنانی کابینێکی نوێی حکوومەت ئایا ئەم کابینەی لایەنەکانن کە باسیەکەن و بووە بە باسی میدیا و بوو بە باسی خەڵکیش هەڵبژاردننی ئایا ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە ناهێڵە مشکلی سەرۆکایەتی هەرێم حەلبێ وانە ئەی بۆ ڕەبتی یەکەین پێکەوە بۆ یەکەین بۆ ڕقەیەکی تهدید بۆ یەکەین بۆ ڕقەیەکی فشار لەبەرەوەی کە وازەحا کە ناتوانین ڕێکەوی لەسەر ئەوەی کە ویلایەتی سەرۆکایەتی هەرێم بە یاسا ئێستا بەدیدی من تەواو بووە کە تەواو بووە پێویستی بە حلولە ئەم حەلە بە شێوازی یاسایی نەیماوە ئللا ئەوە نەبێ کە لە ڕێی پەرلەمانەوە لە ڕێی پەرلەمانیشەوە ئەوە تا چوار لایەنەکە ئەڵێن ئەبێ لە پەرلەمانەوە چارەسەری بۆ بدۆزرێتەوە بەڵام برادرانی پارتی ئەڵێ نابێت لە پەرلەمانەوە بێ لەویا ناگەین بەیەک هەڵبژاردننی سەرۆکی هەرێم برادرانی پارتی ئەڵێن لە دەرەوەی پەرلەمان ناو خەڵکا بێ چوارلایەنەکە پێشتریش پێش نۆزدەی مانگ و دوای نۆزدەی مانگی شەر لەسەری ناکۆ هەر لەسەری ناکۆکن و کەواتە کۆبوونەوەکان هیچ هەنگاوێکی بۆ پێشەوە نەناوە ئەوە بوو کە لە بیدایەتەوە ئەرزم کرد هێماکانی ئەوەی کە لەم خاڵە ناکۆکانە گۆڕانکاریەک دروست بوو بێ دیار نییە لەبەرەوە بێگومان مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەو بەیاننامەی دەن سوپاس دەکەم ئەو بەیاننامەیە هی ئەوەیە زیاتریش قسەی لەسەر بکەین بێگومان دێمەوەلات کاک عەباس ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان قسەیەکەی هەمیشە وترێت لە سیاسەتدا نیەت پاکی بوونی نییە بەڵام قسەیەکی شەیە ئەڵێت ئێوە ینی هەموو لایەنەکان مەبەستم یەکێتی نییە هەموو لایەنەکان نیەتیان لەگەڵ یەکتر پاک نەبوو کە دەستیان با کۆبوونەوە کرد و هەر چۆنەڵێ هەر یەکە و لە کەلی خۆی کەس ئامادە نەبوو بێتە خوارەوە هەر کەس لە داواکاریەکانی خۆی ئامادە نەبوو بچووکترین تەنازول بکات بۆیە کۆبوونەوەکان هەر لە سەرەتاوە دیار بوو کە بێ ئەنجامە بوون ئێوە چیاڵێن بەناوی خی گەورە سەرەتا ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە بەڕاستی 90 سال پێش ئەمڕۆ کە هەرێمی کوردستان تووشی نیگەرانیەک و کارەساتێک بوو بۆیە دەمەوێت لەم یادا لەم ڕۆژە ناخۆشەدا کە سیوێکی ئابە سەری ڕێز بۆ شەیدەکان دابنوێنم سلااو بوو کە سوکاری شەیدەکانمان بنێرم بەم بەست پرسیارەکە ئێمە وەکو سەرەتا دەمێ ئەوە برێم باسیەوە بکەم لە ژێر ڕۆشنایی ئەو مەترسیانەی کە ئەمڕۆ لە بەردەم فەرمانبەران و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کە مەترسیەکی ئابوووریە کە بار و ژیانی زۆر ناڕێکردووە پێویستە هەموو ئەو لایەنانەی کە لە ناو ئەم حکوومەتە بنکە فراوانەنا بەڕاستی گوشار بکەن هەوڵی جددیتر بدەن بۆ ئەوەی کە بتوانین لێک نزیک بوونەوە لە لایەنەکان دروست بکەین و ئەو حکوومەتە بنکە فراوانە لە سەرەتا بەڕاستی بۆ ئەو پێکات کە بتوانین ئەو ماوەی کە تاوەکو دەگەینە هەڵبژاردنێکی تر بە شێوەیەکی ئارام بە شێوەیەکی هاوسان فشار و گوشار بکات وڵا پێویستە هەموو لایەنەکان و ئەو لایەنانەی بە تایبەت کە لە حکوومەتن کێشەکانش ئێستا ئەو لایەنن کە لە حکوومەتن بەڕاستی دروست بووە من پێم وایە کێشەکەمان لەسەر دوو خاڵی کێشەکەم ئاماژە بە کێشەکە بیت چونکە کێشەکەمان لە هەرێمی کوردستان لەسەر دوو خاڵی سەرەکیە دیارە دانیشتەکانمان زۆر دوور و درێژی خایەن دانیشتەکان بەڕاستی هەموو دانیشتێک کە لە نزەکەی دەبێت تەنها کاتی کۆبنەوەی داهاتوو دیاری دەکرێتەوە دەبینین لە کۆبنەوەکانیش شەو ڕۆژ خراپ بووە دوای یەک بەڵام ئێستا دوو ڕۆژ دواتر وێستا کرایە هەفتە و لەوانە بکرێتەمان تەنها بۆ کاتکوشتن بێ بەداخەوە ئەو کێشانە من ئەوەی کە من دەیبینم تەنها لە دوو خاڵی سەرەکی دەیبینم کە لە بینی لایەنەکان بەتابەتی لایەنەکان چوار لایەنەکەیە کە داوای سیستەمێکی پەرلەمانی دەکەن بۆ هەرێمی کوردستان لایەنێکیشان کە پارتی دیموکراتی کوردستانە کە داوا دەکات سیستەمەکە تێکەڵ بێ یان لا دەربێ بابرین یان ڕاستەوخۆ بابرێن سەرۆک لە ناو خەڵکەوە هەڵبژێردرێ ئەمە دوو خاڵێک سەرەکیەکە بەڵام لایەنەکان لە هەموو ئەو دانیشتانەی کە ئێستا دادەنیشن لەگەڵ یەکتری بەڕاستی نایەنە سەر ئەسلی مەسەلەکە لە هەندێک خاڵی لاوەچیەوە بۆ مەسەلەکان دەچن ئەمە چاوبەست و خەڵکەڵ خەڵەتاندنە من بەڕای خۆم بڵێ
حقا پێویستە بەڕاستی ئێمە هیچی تر ینی شەرمنانە قسە لەگە یەکترینەکە بچی لە ناو تاری حزبەکەی خۆتان ئێوە ئەگەر ئەندامی مەکتەبی سیاسیەک ئەندامان و کادرانی پێشکەوت و سەرکردایەتی دەنگیان بۆ دابێ ئێوە خەڵک دەنگی بۆ داون بۆچی ئەم فشارە دروست ناکەن بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان ئەندامانی لیژنەی دانوستان کار بکشێنەوە و ئەمە خەڵکە لە خەڵەتاندن و چاوبەستە وەکو خۆ دوتت ئەنجا من بە بێنە سەر مەسەلەکە ئەوە نەبێ بەس یەکێتی یان هەر لایەنێک بە تەنیا لەم حالەتەیە بەرپرسیار بکەین یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتاوە پارتی دموکراتی کوردستان یەکەم هەنگاوی بۆ لای یەکێتی نیشتیمانی کوردستان داوای ئەوەی کرد کە حکوومەتێکی زۆری نەپێک بێنن بەڵام یەکێتی هەر لێوەوە باوەڕی بەوە بوو کە حکوومەتێکی بنکەفراوان پێک بێنی بۆی هەموو لایەنەکان بێنە ئەو حکوومەتەوە بتوانین بە شێوەیەکی ئارام خزمەتی خەڵکەمان بکەین و ئەم بارودۆخە ئابووری و دارایی و وەزع ئەمنی هاتە پێشەوە بتوانین چارەسەری بکەین من دەمەوێت ئەو دوو خاڵەت پێ بڕێم دوو خاڵە سەرچەکەی کە ئێستا ناکۆچیمان لەسەری هەیە لایەنەکان یەکیان سیستەمی هەرێمی کوردستان سیستەمێک بێت و یەکیان باخەکەی تری سەرۆکی هەرێم ماوە درێژکردنەوەکە پەیوەندی بە کاک مەسعودەوەیە ئێستا ئەم دوو خاڵە ئەگەر لایەنەکان بەڕاستی نیەتی پێکاتنیانە بێنە سەر ئەسلی مەسەلەکە ئەسلی مەسەلەکە ئەوەیە لایەنە چوار با من قسەکەم بکەم بۆی پێشنیارەکەم بکەم ئەنجەکە قسە لەسەر بکەم چوار لایەنەکەی کە پێکەوە پرۆژەیان هەیە خۆی لە ئەسلا پێنج لایەنە بزوتنەوە ئیسلامیش تێدا بۆی بەڕاستی هەموو لەوانەیە گلەیەومان لێ بکەن کە نایەن تێدانە ئەم چوار لایەنەی کە پرۆژەکەیان هەیە دەیانەوێت دەرێن سەرۆکی هەرێمی کوردستان ماوەکەی بەسەر چوان ناتوانین نە هەڵی بژێرینەوە نە ڕاپرسی بۆ بکەین ئەگەر ڕاستەوخۆ بێ ئەگەر لە پەرلەمان بێ ئەگەر هەر لا شێوک بێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەمیان ئەوەیە کە سیستەمەکە بکەینە سیستەمێکی پەرلەمانی و دەسەڵاتەکان ڕێک بخەینەوە بەس هەر دەسەڵات لایەنی بەرامبەر کە پارتی دموکراتی کوردستانە دەرێت با سیستەمەکە سیستەمێکی تێکەڵ یان ڕاستەوخۆ سەرۆک لەوێ هەڵبژێردرێ و ماوەکەی جەنابی خاڵەکە بێت ئەسلی مەسەلەکە ئەم دوانەیە لەم دوو خاڵە هەرچێن ناکۆکن ئەگەر دەیانەوێ قسە بکەن بابێنە سەر ئەسلی مەسەلەکە ماوەی کاک مەسعود ئەم لایەنانە ڕازین درێژکرێتەوە یا درێژ نەکرێتەوە بۆ خەڵکی کوردستانی ڕوونکەنەوە ئەگەر ڕازین لەسەرەوە تا ئێستا ناتوانێت ئەسلی مەسەلەکە هیچ شتێک لەو بابەتە بەپێی زانیاریەکانی تۆ تا ئێستا باسی ئەمانە نەکراوە لە کۆبوونەوەکان بەڕەسمی نەخێر چییە ناڕاستەوە باسی ئەوە کراوە لە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمەوە لەو دەسەڵاتانەشەوە دەستیان پێکردووە کە بۆ خۆیان لە ئەسلا لەسەری پێکاتون هیچ جۆرە جیاوازیەک لە نێوانیاندا نییە لەگەڵەوەی یەکێتی بایکۆتی کۆبوونەوەکە بکە ئێستا من لەگەرەوەمە هەتاوەکو دوا هەناسەی ڕووناکایی مابێت لە پێناوی بەرژەوەندی خەڵکی کوردستان و ئارامی خەڵکی کوردستان بە دوو هەنگاوەکاندا بڕۆین بەڵام ئەم هەنگاوەش نەبێتە هۆی وەڵامی پرسیارەکەم بیتەوە زۆر بە دیاریکراوی لەگەڵ ئەوەی کە حزبەکەت ئێستا بایکۆتی دانیشتەکان بکات دانیشتنی من ناتوانم لە جیاتی هەموو ڕێخۆم لەگەرەوەمە ئەگەر هیچ نوزای ڕووناکاوی تێدایە بۆی پێک بێن ئەگەر پارتی تا ئێستا تەنەزولی نەکردووە سپاس دەکەم کاک قارەمان وەکو پەرلەمانتارێکی زوتنەوەی گۆڕان لێرە زۆرتەیە قسەیەکەیە لەسەرەوەی کە ئەوترێت بەر لە 19 مانگ و تا 19 مانگیش سەری زمان و بنی زمانی کادرانی ینی قاعیدەی جەماوەری و گۆڕان تا ئەگاتە سەری سەرەوە و هەمووتان ئەوە بوو سەرۆکی هەرێم ماوەکەی کۆتایی دێت فراغی یاسایی دروستە بێت ئەبێت بە یاسا چارەسەر بکرێت ئەبێ کێشەکان لە ڕێگەی پەرلەمانەوە یەکلا بکرێتەوە بەڵام ئەوەی ئێستا ئەبینرێت ئێوەش دەستان کردووە بە بەشداریکردن لە ئەوەی پێوترێت سازان و قسەش لەسەرەواکەین ئەوترێت سازان مەسلەیەکی تەواو سیاسیە و پێچەوانەی یاسایە ئەمەتان بۆ کردووە و بۆ ئێستا بێدەنگیتان هەڵبژاردووە بڵێ ئێمە بێدەنگیمان هەڵ نەبژاردووە ئێمە پێمان وا بووە لە سەرەتاوە پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە 19 مانگ ماوەکەی بەسەر دەچێ و بێت لەبەرەوەی پرسێکە بە مطلقی یاساییە و تاکە مەرجعیش پەرلەمانی کوردستانە بۆ یەم پرسێک لای بکاتەوە بەڵام دوجار ئێمە دوای خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاسایانی کە چوالایەنەکە پێشکەشیان کردبوو لە خوێندنەوەی دووەمە نەمانتوانین حسابی قانونی تەواو بکەین و داواکاری لایەنەکان و بەرژەوەندی خەڵکو و زۆرترین ئەو قسانی کە دەکرا لەسەرەوەی ئەگەر دوجار نەگەینە سازان نەگەینە ڕێککەوتنەوە دۆخی هەرێمی کوردستان تێگەچێەوە شەڕی داعشێ ئەوە وەزعی ئابووری لە هەرێمی کوردستان خراپە بۆ خۆشمان ژیان و گوزەرانی خەڵکی کوردستانمان بینی بوو بۆمانایانی ئێمە دیوە یاساییەکەی نەبینین ئێستاش منۆکو پەرلەمانتارێک لە فراکسیۆنی گۆڕان و بزوتنەوەکەشم بە هەمان شێوە پێمان وایە ئەو پرسە
بەس مطلقی پرسێکی سیاسیە یاساییە و پەرلەمانی کوردستان تاکە مەرجع بۆ یەکلایکردنەوەی بۆ بەشداریەکەن لە کۆبوونەوەکان وەکو باسم کرد دۆخی هەرێمی کوردستان وای خواست ئێمە بەشداری بکەین و تاکیدیشینەوەی داواکاریبۆچی هەر لایەنێک کە ئەوترێت پاساوێکی نەبێت بۆ کردەوەکانی ڕەبتیەکە بە خەڵک و بە شەڕی داعش و بە دۆخی پێشمەرگە و بە نەبوونی موچە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە پێش 90 مانگ و دوای 90 مانگ چی لە دۆخیان گۆڕاوە؟ ئێمە ئەگەر سازش لەسەر مەسەلەکە بکەین ئەو کاتە دەتوانرێت بڕیار لەسەر بەڵێنەکانی ئێمە بڕیار لەسەرەوەی ئایا ئێمە پێمان وایە پرسە یاسایی یانی یاسایی نییە. قسە لەسەر ئەوەی نییە من پێم وابی ئێستا نوێنەرانی ئێمە حیزبەکەی ئێمە بەشداری کردووە لە سازان بۆ معنایە ئێمە پێمان وایە ئەو پرسێکی یاسایی نیە دوجار لە دەرەوەی پەرلەمانی کوردستانیش سازان بکرێت لەسەر ئەم پرسە دوجار پەرلەمانی کوردستان مەرجع بۆی یاسایەکە دەرکا بزوتەوەی گۆڕان نەهاتە ژێرباری ئەوەی کە ئەم مەسەلەیە لە پەرلەمان یەکلا نەکرێتەوە لە ڕێگەی کۆبوونەوە پێشخۆڵەکانەوە یەکلا بکرێتەوە نەخێر ئێمە پێم وتی لە کۆبوونەوەی دووەمە ئێمە نەمانتوانین نیسابی قانونی تەواو بکەین باسی دواترەکەم باسی ئەو شەوەی پێش شەوی ینی هەژدە لەسەر 90 ئەەکەم کە تا بەرەبەیان لە کۆبوونەوە بوون بە ئامادەبوونی ئەمریکا و بریتانیا و نەتەوە یەکگرتوەکان لە دوای ئەوە بڕیار درا کە کۆبنەوە و ئەندامانی لیژنەی دانوستانکارتان لەوێ حزوریان بوو ئایا ئەمە بەڵگەی ئەوە نییە کە پەرلەمان نەیتوانێت ئەمە یەکلا بکاتەوە بۆیە گۆڕان سیاسیان چارەسەریەکات و ئەچێتە کۆبوونەوە وتم ئێمە لە پەرلەمانی کوردستان پێی پێڕەوێکی ناوخۆ کار دەکەین پێی پێڕەوی ناوخۆ دەبێت نیسابی قانونی 56 پەرلەمانتار ئامادە بێت ئێمە چوین بۆ کۆبوونەوەکە بۆ خۆش دەزانانی زەختێکی گزا زۆر لەسەر پەرلەمان بوو لەسەر پەرلەمانتاران و لەسەر حیزبە سیاسیەکان بوو نیوانگیری هەبوو و کۆمەڵێک پرۆژە لایەنەکانەوە هەبوو کە سایەتە سیاسیەکان بەردەوام خەریکی گفتوگۆکردن و مناقەشە بۆ ئەم پرسە بە سازان چارەسەر بکرێت ئێمە هیچ کاتێک سازانمان ڕەت دەکردەوە بەڵام پێمان وابووە ئەو پرسێکی یاساییە دەبێت پەرلەمانی کوردستان مەرجع یەکلایی کاتەوە ئێستاش دوای بەڵام بەشە بە یەک خولەکیش بێڕێی کاکمەردان وەربگرم لە بەشی دووهەم لەگەڵ جەنابتە دەست پێکەم و کاتەکە تەوا بۆ تاویزەکەم چکە هەندێک درنگ دەستمان پێکرد خۆت ئاگادار بووی کاکمەردان ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان بە مەبەستیش دوای قسەکانی ئەوان مەبەستم بوو بێمە لای جەناب پێم یعنی ئەمەوێ ئەوە بزانم ئێوەش پێتان وایە کە کۆبوونەوەکان گەشتۆتە بنبەست و هیچتان پێ ناکرێ بە کۆبوونەوەکان زۆر بە کورتی بێت لە ماوەی یەک خولەکە دوای ناوبڕەکە لەگەڵ جەنابتە دەست پێکەم بەناوی گەورە و میهرەبان زۆر سوپاس بۆ جەنابەت بەخێر هاتنی هاوڕێ خۆشەویستەکانم دەکەم من دەمەوێت بە درێژی لەسەر ئەم پرسیارە قسە بەکەم بەس بە کورتی من پێم وایە حتا یەک دقیقە و حتا نەفەسێک بۆ سازان مایە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و بارودۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان دانیە کە ئێمە باسی پاش سازان بکەین. سواز بۆ کاکمەردان لەگەڵ کاکمەردان خدر لە بەشی دووهەم بەردەوامە بین دوای ناوبڕێک. بینەرانی ئەزیز دووبارە سڵاوتان لێبێت لە دوو جار بیر بکەرەوە بەردەوامین و قسەیم شەویشمان لەسەرەوەیە کە کاتیەواتووە ئەم حکوومەتە بنکە فراوانە هەڵبۆشێتەوە و قسەش لەسەر حکوومەتی زۆرینە و هەڵبژاردننی پێشوەختیش ئەەکەین. کاکمەردان دێمەوە لای جەنابەت ببوورە لە بەشی یەکەم نەمێش قسەکانت تەواوکەی چکە کاتی ناوبڕ بوو بە کورتی قسەکانی تریشت تەواو بکەی ئێوە پێتان باشە کۆبوونەوەکان بەردەوام بن؟ بەڵێ بەتەکید بۆچێ ئێمە لەگەڵ ئەوەی نەکە هەتا ئاخر نەفەس لەگە سازان و ئەم کێشەیە بە سازان چارەسەر بکەن چونکو ئەساسەن پرسی سازان لە هەرێمی کوردستان و دروستبوونی حکوومەتی بنکە فراوان و بنیادنانی پرۆسەی سیاسی لەسەر ئەساسی سازان بۆ ئەوە بوو کە 4 ساڵی ئارام لە هەرێمی کوردستان هەبێت و خەڵکی هەرێمی کوردستان لەم 4 ساڵە بە ئارامی دوور لەو دروشم و منافسە سیاسیەی کە لە سەردەمی حکوومەتی زۆرینە و هەبوونی ئۆپۆزیسیۆن هەبوو لە هەمان کاتدا کەسمان پێشبینی ئەوەمان نەدەکرد کە ئەو بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان بگرە لە حالەتی جەنگی دژی داعش و ئەو کەلەکەبوونی ئەو هەموو کێشانەی لەگەل بەغدا بۆیە من پێم وایە لە ئێستادا زیاتر لەو سەردەمەی کە حکوومەتی بنکە فراوان لەسەر ئەساسی سازان دروست بووە ئێمە پێویستیمان بە کۆدەنگی پێویستیمان بێکڕێزی و پێویستیمان بە سازان هەیە ئەمە خاڵێکی زۆر گرنگ کە دەمەوێت باسی بکەم ئەوەیە کە لەو کۆبوونەوانەی چ کۆبوونەوەی پێنج قۆڵی بی چ کۆبوونەوەی بەرفراوانی حزبەکان دەکرێت هەندێک خاڵ
باز دەکرێن بە تەنیا چارەسەرکردنی کۆتایی هاتنی ویلایەتی سەرۆکی هەرێمی کوردستان نییە بەڵکو هەندێک کێشەیدی چارەسەر دەکرێن کە بە قەناعەتی من کێشەی چەندین ساڵە بۆ نمونە ئێستا گفتوگۆکان چڕ کراونەتەوە سەر ئەوەی یەک چۆن پرسی کۆتایی هاتنی ویلایەتی سەرۆکی هەرێم کە بە دەستی کەسمان نەبووە کە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان ڕایانگەیان کە ناتوانن هەڵبژاردن بکەم خاڵی دووەم مەسەلەی ڕێکخستنی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم کە تو دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم ڕێک دەخەی بە تەکید پێویستە پێداچوونەوە بە دەسەڵاتەکانی پەرلەمان و دەسەڵاتی حکوومەتیش پێت وایە ئەم بابەتانە کاتی بوو لەو کۆبوونەوە پێچ قۆڵیانە کە خەڵک چاوەڕێ لە ماوەیەکی کەمدا ئەنجامی دەست بکەوێت بەڵام ئەم باسانە کاتی زیاتری ئەوێ و دانیشتنی زیاتری ئەوێ و ڕەنگەر پێویستەکە خەڵک بزانێت کە کۆبوونەوە ئاکرێت ئەنی مەسلەیە کە ئەکرێت ئەوانەی بەشدارن لە حکوومەت چار بەڵام کێشەی گەورەتر هەیە کە ئەوان ناکۆک بوون کە نۆزدەی ئاب لەسەری قەرار بوو دانیشتنی نائاسایی بکرێت بەڵام وەکو وەزانین ڕێژەی ینی نیسابی قانونی حەزوری نەبوو لەوێ ئەم دانیشتنانە بە پشتبەستن بەچی ئێوە پێتان خۆشە بەرداوام بێت لە کاتێکدا دکتۆر شێرکۆ پەرلەمانتاری یەکگرتووە لە هەمان کاتدا مەکتەبی سیاسی یەکگرتوو ئەڵێ کە هێماکانی ئەوە دەرکەوتووە هیچ ئاسوویەکی ڕوون نییە بۆ ئەوەی بگەین بە ئەنجام و بێ ئەنجامن و گەشتێت ڕێگەیەکی داخرا و بەستن ڕوو نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێت پارتی دیموکراتی کوردستان تەنازل ناکات لە داواکانی کەواتە بە پشتبەستن بەچی داواکان کاگیرکار با تەواوی کەم وەڵامەکەت دەست دەکەویتەوە خاڵی لە هەمووان گرنگتر ڕێککەوتنە لەسەر شێوازی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان کە تو ئەم هەرسێ خاڵانەی کە باسم کرد چارەسەرت کرد زۆر کێشە بێت چارەسەر بۆ نمونە گەڕاندنەوەی پرۆژەی دستوری هەرێمی کوردستان لە ئەساسدا خاڵی خلافی لایەنە سیاسیەکان لە پرۆژەی دستوری هەرێمی کوردستان ئەم خاڵانە بوو بۆیە ئەگەر توانیت اتفاق بکەیت لەسەر شێوازی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم و دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم و کێشەی کۆتایی هاتنی ویلایەتی سەرۆکی هەرێمت چارەسەر کرد کاری لجنەی دستوری کە ئێستا کارەکانیان پێیان تەواو نەبوو بەو ماوەیە کە بە پێی یاسا بۆیان دیاریکرا بوو ڕەنگە لە هەفتەی داهاتوو پەرلەمانی کوردستان ماوەی بۆ درێژ بکاتەوە واتە ئەگەر توانیمان اتفاق لەسەر ئەوە بکەین پرۆژەی دستوریش بە ئاسانی و ڕەنگە نەپێویستیمان بە سێ مانگ بی پێویستیمان بە 15 ڕۆژ هەتا مانگێک هەبیت پرۆژەی دستوری هەرێمی کوردستان حاضر بکرێت بۆ ڕیفراندۆم بۆیە من دەڵێم دەبی نەفەس و پشۆ درێژیمان هەبیت و ماوەیەکی زێدەتر بە گفتوگوان و بەو کۆبوونەوانە هاوڵاتیانی هەرێمی کوردستان تااقەت و حوسڵەیان زۆر لەوە کەمترە و زۆر تحملیان لەوە کەمترە کە تااقەتیەوەیان بێت دانیشن ئەم هەفتەنا هەفتەیەکی تر و هەفتەنا هەفتەیەکی تر بزان کەی ئەم پێش لایەنە ئەگەنە ڕێکەوتن بە تەکید تو پارتی دیموکراتی کوردستان ئەمەی لە پێشچاو گرتووە لە کاتێکە داواکە بەتەکید پارتی دیموکراتی کوردستان ئەمەی لە پێشچاو گرتووە بەڵام بەدیلی سازان ئەوەی باز دەکرێت لە سازان باشتر نییە چه هەڵوەشاندنەوەی حکوومەت بی چه هەڵبژاردننی پێشوەخت بیت بە قەناعەتی ما ئەوەی بە سازان چارەسەر دەکرێت بەوە چارەسەر ناکرێت ئەو گرفتانەی کە ئێستا خەڵکی هەرێمی کوردستان هەیتیانە ئەو قەیرانانەی کە ڕوبەڕووی خەڵکی هەرێمی کوردستان هیانە بە قەناعەتی ما ئەگەر لەو کۆبوونەوانە درێژەیان هەبی بگەنە ڕێککەوتن سازان بکرێت ئەو گرفتانە پارتی دیموکراتی چارەسەر جگە لە سازان ڕێگەی دووهەمی هەیە وەکو گوتم ئێمە هەتا ئاخر نەفەس لەگەڵ سازانین ئەگەر نەبوو سازان بە تەکید ئەگەر نەگەیشتینە سازان ئەوە انتخاباتی هەڵبژاردننی پێشوەختە هەیە دیسان هەڵوەشان لەگەڵ استقالی حکوومەتن زیاتریان انتخاباتی پێش من ناتوانم لێرە ڕێی خۆت ڕێی وەکو ڕێی خۆی ڕێی شەخسیم هەڵبژاردننی پێشوەخت باشترە لە هەڵوەشاندنەوەی حکوومەت و دروستکردنی حکوومەتی زۆرینە ئەوەی دی دەمەوێت کۆمنتێک لەسەر بدەم کاتی ئەو بەشە تەواو بۆ ئێستا لەم بەشەیە بۆی بزانی کە بە تەوازن کات بەنسبەت سیستەم کە زۆر باز دەکرێت ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان هیچ کاتێک نەمان گوتووە ئێمە لەگە سیستەمی پەرلەمانیینە ئەوە نوێنەرانمان بە تەواوی کەم کاکیاتگار نوێنەرانمان لە لجنەی دستور
هیچ خلافیان نەبووە ناکۆکیان نەبووە لەسەر ئەوەی کە سیستەمی هەرێمی کوردستان سیستەمی پەرلەمانی بوو بەڵام شێوازی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە سیستەمی حکم ناگۆڕێت ئەوە چەندین نمونەی وڵاتان هەیە چەندین جاریش باس کرایە سەرۆکی وڵات لە ناو خەڵک هەڵدەبژێریت و سیستەمی پەرلەمانیە خاڵیدی کە باز دەکرێت پارتی هیچ تەنازولی نەکردیە بەعکسەوە پارتی چەندین ئۆپشنی هەبووە پارتی نمونەم بۆ بێنیتەوە بەڵێ مەسەلەن لەسەر هەڵبژاردننی لەسەر شێوازی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم یەکەم ئۆپشنی پارتی دیموکراتی کوردستان هەڵبژاردننی سەرۆکی هەرێم بوو لە ناو خەڵک ئۆپشنی دووەم ئەوە بوو ئەگەر نەگەشتینە ڕێککەوتن کە لە ناو خەڵک هەڵبژێرێ فەرمونون با ڕیفراندوم بکە بە خەڵک ڕێگەم بی لێرە بۆی پرسیارێک بکەم بە پرسیاری هاوڵاتیانە و پێم وایە پرسیاری لایەنەکانی تریش بێت ئەوترێت ڕیفراندۆم هەر هەڵبژاردننی سەرۆکی هەرێمە لە ناو خەڵکەوە بەڵام بەتام و بەرگێکی نوێەوە چۆن چکە تۆ دوجار بە خەڵک ئەڵێی سەرۆکی هەرێم ئێوە هەڵی بژێرنیان پەرلەمان نەتیجە شەر ئەوەیە سەرۆکی هەرێم لە ناو خەڵک هەڵبژێرێت یا پەرلەمان کاکی یادگار ینی هەمان شت ناکاتەوە ڕیفراندۆمیش ئەو ڕاپرسیە بە تەنیا ئەوەیەک لان ناکاتەوە ئەوەی جەنابەت باز دەکەی ئەو ڕاپرسیە وەکو گوتم ئەوەیەک لای دەکاتەوە کە ئەو خلافانەی لەسەر شێوازی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم و وبوویتە خاڵێکی خلافی لە پرۆژەی دستوری هەرێمی کوردستان ئەوەشمان بۆ چارەسەر دەکات لە کۆتایی ڕیفراندۆم لەسەر پرۆژەی دستوری هەرێمی کوردستان ئاسانتر دەبێت دیسان ئۆپشنێکی تر ئێستا پارتی دایتی لە ئاخر کۆبوونەوە ئەوەیە کامیان ئۆپشنی دووە من بەنسبەت پارتیەوە ڕیفراندۆم لە دوای سازان یان هەڵبژاردننی پێشوەخت جارێ من باسی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم دەکەم شێوازی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم مەسەلەکان تێکەڵ بوون ئەمەوێت گیان بەس بە تەواو بکەم ئۆپشنی سێمی پارتی ئەوە لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بە ئەوان یەک لای بکەنەوە بڕیار بدەن ئەوە قسەی لەسەرەکەینەوە زۆر سپاس دەکەم کاکمەردان دکتۆر شێرکۆ دێمەوە لای جەنابەت ببوورە وەکو لە قسەکانی بڵین کاکمەردان نوێنەری پارتی دیموکراتی کوردستان لەم گفتوگۆیە بەدیکرا ئەڵێت نابێ بەدیلمان بۆ سازان هەبێت سازان لە هەمووی باشترە و ئەڵێت ڕێگەی دوو هەموو سێ هەمیش ئەوەیە کە بۆ نمونە تۆ هەڵبژاردننی پێشوەخت بکرێت چ لە کاتی ئیستیقالی حکوومەتە یان بەنسبەت سیستمەکەەوە کە لە ناو خەڵکەوە بێت و باسی ڕیفراندۆمی کرد حەزەکەم ڕئی خۆت لەسەر تەواوی ئەم باسانە پێ بڵێ بۆی من پرسیارێکی ترێ لێتی بکەم ئەزین چۆنە بەڕاستی لە هەموو حاڵەتێکە ئێمە با ئەمە بشوبهێنین بە تیمێک کە ئەیانەوێت لەلایەکەوە تیمەکەیان هەڵنەوەشێ و لەلایەکەوە سەرۆشێک بۆ ئەم تیمە هەڵبژێرن ئایا ئەگەر بەبەر چاوی ئەندامانی تیمەکە ئەو تیمە بەرەو هەڵوەشانەوە و بەرەو پەردبوون و بڵاوبوونەوە بڕوا ئایا منطقیە بڵین کاکە پەلەمە کەنجارێ با سەرۆکی تیمەکە هەڵبژێرین اینجا دۆ تیمەکەەوە پەلاماری یەکتریەیە وا تیمەکە هەڵ ئەوەشێتەوە ئێمە هاتوین پرسی سەرۆکایەتی هەیەمان کردووە بە قەزیەیەک لەولاوە دنیایەک چاکسازی و دنیایەک فەوزا و دنیایە گەندەڵیمان بەجێ هێشتووە وەڵا بابزانین جارێ سەرۆکی هەرێم چیمان بۆ ئەکا و چیمان بۆ ناکە کاکە هەر لە هەموو حاڵەتێکە ئەبێ سازان با بەردەوام بێ بەڵام نابێت لەسەر حسابی ڕیفۆرم و چاکسازیەکان بێ نابێت دوو وەزیر نەتوانن حسابێکی بانقی یەکلایی بکەنەوە کە یەکیان وەزیری دارایی تیان وەزیری سامان سروشتەکانە نابێت تعتیلی مەساڵحی خەڵک بکرێ ئەمە کارەساتە یعنی بەڕاستی خێزانێک لە ماڵێکە خۆیان لە برسا بکوژن شەڕ لە نێوانیانە دروست ببێ بۆی کە بزانن کێ ببێ بە سەرۆکی ئەو خێزانە یعنی بۆت لەسەر ئەوە بۆستن ئەمە کارەساتە من پرسیارێک حەزەکەم لێرەیە لە کاکمەردان بکەم چونکە باسی سیستمی پەرلەمانی کرد کە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ سیستمی پەرلەمانیە سیستمی پەرلەمانی بە هەموو پێناسەکانی چەند داخوازێکی هەیە حەزەکەم بزانم کاکمەردان ڕێی چێ لەسەری ئایا کاکمەردان ڕازیە سەرۆکی هەرێم لە پەرلەمانەوە محاسبە بکرێ و لێپرسینەوە لەگەڵا بکرێ سەرۆکی ئاژانسی پاراستنی هەرێم لە پەرلەمان بێ بە پەرلەمان و محاسبە بکرێ و لێپرسینەوە لەگەڵا بکرێ ئەمە یەکێکە لە بنەماکانی سیستمی پەرلەمانی حەزەکەم کاکمەردان جوابی ئەوم بە ڕێی خۆت کاکمەردان لەسەر ئەو پرسیارە بەڵێ وەکو مەبدە لەگەڵ یایت وەکو بۆ جەنابەت باز بکەم بنەماکانی سیستەمی پەرلەمانی قەت ئەو شتانەی تێدانی ئەوەی جەنابەت باز دەکەیت بنەماکانی سیستەمی پەرلەمانی لە هەموو وڵات سێ شتە یەک تەوازن و تەعاون لە بینی دەسەڵاتی تەشریعی و دەسەڵاتی تەنفیزی هەبیت دوو
حکوومەتێکی بەرپرسیار بەرامبەر پەرلەمان و متمانە لە پەرلەمان وەربگرێت و خاڵی سێمیش لە سیستەمی پەرلەمانی ئەوە کە دەسەڵاتی تەنفیزی دوانیە واتە سەرۆکی وڵات هەیە و ئەنجومەنی وەزیران هەیە بۆیە ئەوەی جەنابەت باس دەکەی هیچ ڕەبت و عیلاقەی بەوە نییە کە سیستەمەکە پەرلەمانی بیت یان پەرلەمانی نەبیت لە غەیری ئەم هەرسێ مەبادئانەی کە باسم کرد کە مەبادئی سەرەکی سیستەمی پەرلەمانینە تەحەداکەم لە هیچ وڵاتێک مەبدەئێکی هەبیت کە سیستەمی پەرلەمانی لە سیستەمی سەرۆکایەتی و سیستەمی ئێستا قانونیەکان ئەمان بینن و ئەوان شارەزان لە بواری سیستمی پەرلەمانیە و باش ئەزانن کە یەکێک لەو سێ بنەمایی کە جەنابەت باست کرد پێوترێ حکومە مەسئولە ئەمام الپەرلەمان مەسئولە واتە لێپرسراوە لە بەردەمی پەرلەمان دەسەڵاتی تەنفیزی ئەبێ لێپرسراو بێ لە بەردەمی پەرلەمان لێپرسرا بێ بە معنای مسائلە بکرێ قابلی مسائلە بێ نابێ فەوق المسائلە بێ ئەوەیە کە خلافەکە لە تێگەیشتنە لە چەمکە سەرەکیەکان لە ناو کۆبوونەوە پێنج قۆڵیەکان ڕەنگی داوەتەوە بۆیە خلافەکەی بینی بۆچوونەکەی من و بۆچوونەکەی برای بەڕێزم کاردان قانونیەکان حەلیکن یعنی با ئێستا قانونیەکانمان بینن با ئەوان حەسمیکەن کە ئایا ڕێیەکەی من تەواوی ڕێیەکەی جەنابەتەوە باوەشت بۆ باز بکەم لە هەرێمی کوردستان هەمومان دەزانین لە سێ حاڵەت سەرۆکی هەرێمی کوردستان دەتوانین متمانەیە لێ وەربگریت و سەرۆکی هەرێمی کوردستان لە ناو خەڵک هەڵدەبژێریت لە لبنان سەرۆکی لبنان لە ناو پەرلەمان هەڵدەبژێرێت و بە هەمان هەر سێ حاڵەتدا دەتوانێت متمانە لێوەربگریان بەرپرسیار دەبیت بەرامبەر باش من پرسیارەکەم لەسەر ئەوە بوو ئایا یعنی ئەوە باشترین تەندروستی نازانی کە سەرۆکی هەرێم لە پەرلەمانەوە لێپرسینی و لەگەڵا بکرێت لەگەڵ ئەمەیانەوە وەکو پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئەوەیانیت کە ئەمە دستور دیاری دەکات ئەمە دستور دیاری دەکات ئەمە قانون دیاری دەکات هەر شتێک دستور هەم من ڕێی شخصی خۆم لەسەر قانون نییە من ملزمم بە دستور و قانون پەرلەمانتارێکی پارتی دیموکراتی کوردستان بۆ نمونە سەرۆکی هەرێم چ لەسەر ینی سەر بە حزبەکەی ئێوە بێت یان لە لایەنێکی تر بێت باشە پێت باشە لە ناو پەرلەمانەوە لێپرسینەوەی لەگەڵدا بکرێت من لە ئەو سێ حاڵەتەی کە لە پرۆژەی دستوری هەرێمی کوردستانیش هەیە لە یاساکانی هەرێمی کوردستانیش هەیە لە دستوری عێراقیش هەیە لەو هەر سێ حاڵەتە بەڵێ من لە گەلیمە کە لە پەرلەمان مسائلەی لە گەلی بگەیت خاڵێکی تر هەیە کە زۆر گەرەنگە ئەویش ئەوەیە نەفەس درێژی سازان ئێمە ئەبێ وریابین ئێمە ئەم واقعی ئێستا هەرێمی کوردستانی تایە ڕەهەندی سیاسی هەیە سمعەتی دەولی هەرێمی کوردستان ڕەهەندی ئابووری هەیە بەرژەوەندی ئابووریەکانی هەرێمی کوردستان ئێمە ڕاستە من خۆم لەگەڵ ئەوەیان کە هەتاوەکو ئاخر لەحظە ئێمە هەموو هەوڵەکان بە ئاشتیانە و بە شێوازی سازان و لێکتێگەیشتن ئەنجام بدەین بەڵام ئەبێ ئەوەندەش هەست بە بەرپرسیارەتی بکەین کە بازاڕی هەرێمی کوردستان وەستاوە کە ئابووری هەرێمی کوردستان زیانی گەورەی پێگەیشتووە کە ئەو 42 میلیارد دۆلاری کە لە ساڵێکەوە بەهێنان کراوە لە هەرێمی کوردستانە ئێستا نیوە بووە کە ئەو کۆمپانیا نەوتیانەی کە لە هەرێمی کوردستانە کارەکەن ئێستا تووشی دوودڵی بوون ئەمانە هەمووی لە ڕووی ئابووریەوە کارەساتی ئابووری خاڵانەی ئاماژەت پێدا مەبەست نەفەس درێژی سازانە ئەمە گلەی خەڵکیشە لە پێش لایەنەکە بەتایبەت لەو لایەنانەی کە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان وەستاون ئەڵێن کارەبامان نییە ئەومان نییە موچەمان نییە داعش لەسەر سنوورە پێشمەرگە شەیی دەبێ مناڵ هەتی و ئەکەوێ باشە هەموو ئەم خەمانە هەیە واستان لەم خەمانە هێناوە خەلیخەمی سەرۆکی سمعەتی دەولی ئێستا جیهان بە چاوێکی سەیرمانەکە جیهان نەزرەی جیهان تێڕوانی جیهان بۆ هەرێمی کوردستان 2 مانگ پێش ئێستا زۆری جیاواز بۆچی لەبەرەوەی کە سلمانمان بۆ هەموو دنیا کە ناتوانین مەشاکلی خۆمان هەڵکەین بەدەستی خۆمان سلمانمان بۆ هەموو دنیا تا ئەمریکا و بەریتانیا و UN نێت لەبەرە بەیانە فەرزی کا بەسەرمانە بڵێ ئەبێ ڕێکەون ناتوانین خۆمان چارەسەری کێشەی خۆمان بکەین ئەمە لەسەر سمعەتی دەولی هەرێمی کوردستان زۆر کەوتۆ زۆریش ئەکەوێت ئەبێ ئەم بەرپرسانەمان ئەوانەی کە بڕیار بەدەستن لە حیزبەکانە ئەوەندە هەست بە مەسئولیت بکەن کە ئەم هەرێمی کوردستانە بەرەو هەڵدێر ئەڕوا ئەم کاروانە بەرەو هەڵدێر ئەڕوا هەر بۆیە بڕیارتان ناوە کە هەر بۆیە مەکتەب سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستانیش ئەمێوارێ ئەم بەیانەی دەرکرد لەو سۆنگەیەوەی کە ئەبێ هەست بە بەرپرسیاتی بەقووتر بێ وەزعەکە زۆر مەترسیدارە تحملی ئەوە ناکە ئێمە هەمومان تێر نین کاکە میلەت هەمووی تێر نییە هەمووی لە ئەمانە ناژی تاوەکو دانیشی بزانین 50 ساڵی تر کە بەشداری لە کۆبوونەوەکان ناکەن
ئۆتۆماتیکیان پێنجلایەنەکە ئەبێ بە 4 لایەن یەکگرتوش قورسایی خۆی هەیە لە هەرێمی کوردستان وەکو حەزبێک کە نوێنەری هەیە لە پەرلەمان یعنی چی ئەەکەم بەدیلتان چییە بۆی بەشداری لە کۆبوونەوەکان نەکەم سازان بەڵێ بدیل ئەوەیە ئەگەر بایکۆتی بکەن بۆ نمونە بەڵێ بەتەکید مەکتەب سیاسی ئێمە ئەم ئێوارەیە ئەو بەیاننامەی لەسەر ئەوە بێگومان ئەبێ هەڵوێستی جدی بکرێەوە ئەبێ هەموو لایەنەکان وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان هەڵوێستی جدی بنوێنن لەگەڵ سووربوونیان لەگەڵ سازان سووربوونیان لەسەر پێکهاتن بەڵام ئەبێ فشارەکان بە قۆترکن ئەبێ زەختەکان زیاتر بکرێ بۆ چونکە دوایی خەڵک لە حیزبەکانیشی قبول ناکەن چونکە دوایی میلەت لە حیزبەکانی قبول ناکەن چه زەمانەتێکەیە هەر 5 حیزبە گەورەکەی هەرێمی کوردستان خەڵک لیان ڕانەپەرە ڕۆژە لە ڕۆژان ئاوا بڕوە چه زەمانەتێکەیە برسێتی و بێکارەبایی و بێتفاقی و بێمستەقبەلی گەنجان و لاوان لەم وەزعی هەرێمی کوردستان بەرامبەر پێشمەرگە و بەرامبەر شەڕی داعش و ئەمانە خەڵک شێ ئەڵێ سەبری لەوە زیاتر تەحملەکە کە من بەڕاستی لێرەوە جێی تەقدیرە کە میلەت تا ئێستا بەرگەی گرتو و پێویستی شەڕەکە بگرێت لەبەر بەرژەوەندی گشتی بەڵام من قسەکەم بەرامبەر بە 5 لایەنەکەیە بەرامبەر بەوەیە دۆخەکە نائاساییە بەرەو هەڵدێ ئەڕۆین خەڵک سەبری سنووری هەیە لەبەرەوە ناکرێت چیتر لەوە زیاتر سازان بە ناوی سازانەوە درێژ بکرێتەوە پاڵی لێبینەوە بزانین ئێمە لە کەشوهەوایشی ئارام و سەقامژیرین سپاس دەکەم دکتۆر کاک عەباس وەکو گوێت لێبوو لە قسەکانی دکتۆر شێرکۆ ئەڵێت ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی هەستمان کردووە ئەم دۆخە بەرەو کارەسات ملئەنێ ئەبێ فشار دروست بکەین ئەبێت کارێکی وا بکەین کە ئەم کۆبوونەوانە ئەڵێ لەگەڵ سازانین تا دواهەناسە وەکو کاک مەردانی ژوتی بەڵام ئەبێ فشار دروست پێ بۆی بە ئەنجامەوە لی بینە دەرەوە ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەنیازی چین بەنیازن بایکۆتی دانیشتەکان بکەن لەگەڵەوەن کە حکوومەت هەڵبوەشێتەوە لەگەڵ یعنی چی بە چارە سەرزانن لە ئێستاە سپاس دەکەم وەڵام من جارە لە پێشەوە بۆ دانیشتەکان لەگەڵەوەنی مەبرێن بایکۆت دەکەین یان جارە لە ئێستاوە ئیتر کۆتایی بە دانیشتەکان دێنین چونکە چارەسەری دوای ئەوە چیە کە هەر کەسە لە ماڵی خۆی بوو ئەو حکوومەت و پەرلەمان و هەرێما نەتیجەکەی دەبێ خەڵکی کوردستان بە چ ئەنجامێک دەگا پەرلەمانی کوردستان لە کۆبنەوەکانی ئەم ڕۆژانە مەسەلەن ماوەیەک دیاری بکات بۆ ئەم لایەنانە کە لەم ماوەیە نەتوانن بگەنە هیچ ئەنجامێک ئێمە کۆبنەوەی خۆمان بۆ جاری دووەم جاریشکە کۆبنەوەی ئاسایی بێ و نائاسایی بێ ئەنجامی دەدەین بۆ ئەوی ئەگەر نیساب تەواو بوو ئەوە باشە کاری خۆمان ئەنجام دەین نیساب تەواو نەبوو خەڵکی کوردستان ئەمە لایەنەکان بەم شێوەیە دابەش بووتن بەڵام من دەمەوێت لەسەر ئەم بابەتی باز دەکرێت کە ئەو ئۆپشنانە پارتی دیموکراتی کوردستان تەنەزولی لێکردو و زۆر جاریشان وشە فڕێدرێتە ناو ڕاگەیاندەکانەوە کە پێی دەگوتری هەڵبژاردننی پێشوەخت یان ڕاپرسی یان حکوومەتی زۆرینە هەموو ئەم سێ حالەتە چ هەڵبژاردننی پێشوەخت بکرێت چ ڕاپرسی بکرێت چ حکوومەتی زۆرینە پێک بێ ئەم سەرۆکەی ئێستا سەرۆکی هەرێمی کوردستانە ناتوانێت ڕاپرسی بۆ بکرێت ناتوانێت هەڵبژێردرێتەوە لە پەرلەمان و ناتوانێت لابژانی پێشوەخت دام دێتەوە ئێمە تا ئێستاش کاک مەسعود بەرزانی بە سەرۆکی هەرێمی کوردستان دەزانم سەرۆکی هەرێم لە 19 مانگ ئیتر لە 20 مانگ دواوادەی بووە ئەمە یاسایەوە من نیمە ینی من پێی دەزانم یانی لەو سەرۆکی ئێستا سەرۆکی هەرێمی کوردستان بۆی نا من مەقسەدم بۆیە ینی ئێمە ناکرێت ینی مەقسەدم کاک مەسعود سەرۆکی هەرێمە هەرێم بووە ئیتر هەر ئێوە خۆکەسشکەدا نەدراوە ینی کە سەرۆکی هەرێم بێ مەبەستم ئەوەیە داواکاریەکانی پارتی دیموکراتی کوردستان لەسەرەوەی کاک مەسعود ماوەکەی بۆ درێژ بکرێتەوە ئەنجا ئەو ماوەیە لە سبێن و درێژ دەکرێت و یا لە دوێ بەڵام 19 مانگ بە پێی یاسای ژمارە 19 لەم 11 ڕۆژە لە کۆبوونەوەکان باسی ئەوە کراوە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە مفاتحی لایەنەکان کراوە بە وازحی داوا بکات 2 ساڵی تری بۆ درێژ بکرێتەوە نەمبیستووە بەڵام با من توخوازانین چۆنە ئەگەر قسەکان مقاتعە بکرێ ینی ڕستەکان بە ئامانجێک ناگا بۆی بەرامبەرەکەم لێم تێبگا من مەبەستمەوەیە با خەڵکی کوردستان لەم ڕاستی تێ بکە هەڵبژاردننی پێشوەخت چییە خۆکێشە پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان نییە کێشەکەمان ئەمڕۆ سەرۆکی هەرێمە بە چ شێوەیە هەڵی بژێرین شێ ببێت لە سۆرۆکی هەرێم بە چ شێوازێک ئایا لە ناو خەڵکەوە هەڵی بژێرن یان لە ناو پەرلەمانەوە ئایا ئێستا بۆشایی سیاسی و یاساییمان هەیە کە ئەویش دوو مانگ دەتوانێت سەرۆکی هەرێم سەرۆکی پەرلەمان ئەم کارە بکە ئایا چۆن ئەم بۆشە هەڵبژاردننی پێشوەخت تۆ پەرلەمانێک هەڵدەبژێریەوە ئێ دەبێت کەسێکش لە کاتی هەڵبژاردن بۆ سەرۆکی هەرێم هەڵبژێری ئەم کەسە کوێ دەبێت هەڵدەبژێری بۆ ئەوە دام لە ڕاستەوە خۆی و خۆ مادام وای هەڵبژاردننی پێشوەخت دەکرێت سەرۆکی هەرێمیش دەبێت لەگەر هەڵبژاردنە ئەنجام بدرێت بەڵام ئەمەی کە ئێستا کاک مەسعود ناتوانێت خۆی هەڵبژێری ئەوە من نیمە ئەوە یاسای ژمارەیەکی سەرۆکایەتی هەرێمە ئەمە یاسای ژمارە 19 2013 ناتوانێت خاڵی دووەمیان ڕاپرسی ئەگەر ئێمە دەتوانین ڕاپرسی بکەین بۆ سەرۆکی هەرێم هەڵبژاردننی بۆ ناکەین
من ناتوانم ئەگەر کۆمسیۆنی باڵا ئێمە بە پەلەپەل هەڵمابژار بۆ ئەوەی ناوچەکانی دەروەی هەرێمی کوردستان ڕاپرسی لە ناو بکەین و حکوومەتێکی کوردی بەڕاستی ڕابگەێنین زۆر بە پەلە دامان مەزران بۆی کە پێ ڕابگەین کەچی ئێستا فەرمانبەرێکی بۆ دانەمەزراوە بە پەلەپەل تازە بارەگایان بۆ دیاری کراوە بجیان بۆ تەرخان نەکراوە ئەگەر پارتی دیموکراتی با من هەستی خاڵەکەم تەواوکەم بۆی بەڕاستی خەڵکی کوردستان زۆر لەسەر ئەم خاڵانە ڕاپرسی ئەگەر دەتوانین ڕاپرسی بکەین برین دەستورەکە برێ سەرۆکێرم لە پەرلەمانەوە یان ڕاستەخوا بژێردرێ ڕاپرسی ناکەین ئێستا کاتەکە بەسەر چۆ و سەرۆکە چێرێم فەرمو حیزبەکان کاندید و خۆتان بێن و سەرۆکێرم هەڵەبژێرین هەر یەک گۆرەقەی لە زیاتوی بنووسی بەڵێ و نەخێر دەروی فران دەنووسی سەحیش لێ ئەمەیە حکومەتی زۆرینە نازانم حکومەتی زۆرینە و کەمینە یعنی حکومەتی زۆرینە چۆن پێک دێ من پێم وانێ هیچ نەخشەیەکی سیاسی لە هەرێمی کوردستانەوە بەس ئەم چوارلایەنە نەگۆڕدراوە تا بتوانێت حکومەتێکی زۆرینە پێک بێنێ لەبەروی ئێمە ئێستا من تاکید نیم لەوەی کە ئێمە بتوانین نیسابی قانونی تەواو بکەین لە پەرلەمان بۆی کۆبینەوە بڕیارێک بدەین وەلایەنەکەی تریش ناتوانین نیسابی قانونی ئەی چۆن ناتوانێت حکومەتێکی زۆرینە و پێشم وانێ هیچ دایانێک لەو چوار لایەنە بەڵام ناکەی پێکێنانی حکوومەت جیاوازە لە دانیشتنی پەرلەمان نەخێر دەبێ پەرلەمان ینی زۆرینەی پەرلەمان دەنج پێ بدە ئامادەی کۆبوونەوە بەڵام ڕایەکە یاڵێ پارتی دیموکراتی کوردستان 58 نەخێر دەنگی بۆ کۆ بێتەوە ئەزانین چۆنە ئەمە ناکرێت لەسەر قسە من دەزانم ئێستام قسە من وەڵامی بانەدەمەوە لەوانەیە کاک دکتۆر لەوانەیە خەڵکتەوە قەیوابی ئەم پێچ کەسەی کە برادرانی یەکگرتو نەخێر من بۆ خۆم ڕێیم خراپ نییە لەسەر نەهاتنە ژووریان یان بێم ڕێیەک تایبەتم بە معنایەوە نیە کە نهاتۆ ژوورێ لە هیوان بستە ژوورێ بۆی بێتە 50 من پێم وایە لە هیچ حالەتێک نیانە ژوورێ بوو ئەوەی ئەم هاوسەنجی هەرێمی کوردستان تووشی شەلەر و تووشی وەزعێک نەکەن کە پێمان چاک نەبێتەوە ئەمە سێ خاڵەکەیە تۆ حکوومەت دەبێ هەڵوەشێنیتەوە بەڕاستی بۆ ئەوەی خزمەتگوزاری خەڵک چاکەین بۆ ئەوەی ژیانی پێشمەرگە چاکەین بۆ ئەوی بتوانین لەم بارودۆخە ئابووریە ڕزگارمان بێ ئێمە حکومەت نازانم هەست ناکەی هەمووی قسەکردنە لەسەر ئەگەرەکان باشە قسەکردنە لەسەر ئەگەرەکان و هەڵوەشانەوەی حکوومەتی و استقالی حکوومەتێکی حکوومەت دووماگە کۆبنەوەی نەکردووە لەبەر ئەوەی مەشاکلی سەرۆکی هەرێمەیە کێ توانێت حکوومەت هەڵوەشێنێتەوە حکوومەت پەرلەمان دەتوانێت هەڵوەشێنێتەوە ئەگەر سەرۆکی هەرێمشمانە بێ ئەو دەتوانێت مەرسومەکەی بۆ دەرکات ئەی خودی سەرۆکی حکوومەت ئەوە مەقسەد حکوومەتە بەڵێ باسی حکوومەت بەڵام ئێستا ئێمە ناتوانین سەرۆکی هەرێمی کوردستان ئەم مەرسومە دەرکات چکە بە پێی یاسا مەقسە دەکەم یانێ ئەوە من نیمەوە دەرەمیان پێم خۆشە یا پێم ناخۆشە دوای سەرۆکی حکوومەت یان جێگرەکەی چکە هەردووچیان لەلایەن پەرلەمان و لایەن سەرۆکی هەرێم و ڕاست بێردراون هەردووچیان ئیستقالەکان توان حکوومەت هەڵوەشێتەوە ئەوە حکوومەت هەڵوەشایەوە بەڵام پێکێنانەوەی پەرلەمانی کوردستان دەبێت بە زۆرینە بەڕاستی ئەم حکوومەتە پێک بێنێتەوە ئەمە نییە خۆ ئەم حکوومەتە هەڵەوەشێن و ئەم حیزبانە پێک ناکەم بۆ خۆم حیزبێکشکەدا دەنێم و ئەوەی دەکەم بەڵام ئاساییە ئەگەر ئێستا حیزبێک بۆ خۆی دەوێت لە حکوومەت بکشێتەوە ئەمە حالەتێکی زۆر ئاسایی و یاساییە بۆ خۆی دەوێت بێت بە ئۆپۆزیسیۆن بەڵام هەڵبژار بۆ ئەوەی کە یەک لەو حیزبانە بێت لەگەر ئەم حکوومەتەی داهاتوو حکوومەتێکی زۆرینە پێک بێنن بۆی دەنجی ئەم حیزبەی کە لەم چوار لایەنەیە سبێنێت لە پەرلەمان نیسابی پێتەواو بکرێت بۆ ئەوەی ماوەی سەرۆکایەتی هەڵێمی پێ درێژ بکرێتەوە من ئەمە بە ئاگرێکی زۆر لاواز دەزانم و ناژێت تۆ زۆر بە کورتی پێم بڵێ پێت وایە هەڵبژاردننی پێشوەخت و هەڵۆشانەوەی حکوومەت دوو ئەگەری دوورن من پێم وایە هەر زۆر لاوازن لەبەروەی یەک با پێ برێم ئێمە کە حکوومەت هەڵدەوەشێنینەوە بۆی هەڵدەشێنەوەی ئەم بارودۆخمان بە بنبەست نەکەیوە حکوومەت هەڵوەشانەوە چه پەیوەندی بۆ مۆزوعەیە هەموو کێشەکە بۆ ئەوەیە کە ئێمە یەک لەو لایەنەی چوار لایەنە بێت لەگەر حکوومەتی زۆرینە بەشداری بکە بۆی بتوانین لە پەرلەمانی کوردستان نیسابی قانونی ئەوە بکەین بۆی سەرۆکی تەمەنی سەرۆکی هەرێم پێ درێژکەوە ئەگەر پێ درێژکەوە ڕاست بەڵێ زارە لە پێشەوە ئەگەر تو سەرۆکی هەرێم درێژ دەکەیتەوە لایەنەکانی کە ئیمان دەکەین هەرێمی کوردستان ئۆتۆماتیکەن پێچەوانەی ئەو بەرنامەیە کە کاک مەسعودیان ئەو راپۆرت و وتارێک کە دای کە من دژی ئەوەمە هەر کەسێک داوای دوو ئیدارەی لەم هەرێمە بکە تۆ ئەگە حیزبەکانی کە پارپێوەنەی بە تەبیعەت ئەمە خۆی زۆرێکە لەم هیوادارە دووەم لە قسەکانی تری حکوومەتی زۆرینە دوو ئیدارەیەکە بە ئەمری واقع تۆ ئەگەر یەک لەم حیزبانە و حیزبەکانی کە بۆ خۆت بەریە دەرەوەی ئیدارەکە کاتەکە زۆردا کاتەکەم زۆر بەتەوازن ئەگەر جارێککە بتەوێت زۆرینەیەکی دیسان سادە پێ بێنی چۆن ڕخنە لەو لایەنانی تر دەگیرا کە زۆرینەی سادەیان پێکەیناوە و لەم هەرێمی کوردستانە ئەمانە ڕەهەندێکی نیشتیمانی هەیە بە زۆرینە و کەمینێ ناتوانێت بەڕێوە بچێ ئەم جارە تۆ دەتوانیت زۆرینەی سادە بەکاربێنی بۆی سەرۆکی هەرێم درێژکرد کەواتە تۆ پێچەوانەی بیر و باوەڕ و ڕێیەکانی خۆ کەواتە من باگەرێکی دوور دەزانم هیوادارم یعنی بیر لەوە بکەنەوە تەنەزول بۆ یەکتری بکەن و لایەنی دەرەچین نێن لە ناو مۆزوعەکە پێچکەمان بۆ زوندو کاتەوە لە بامەڕنێنە ڕوا لایەنی دەرەکیە تۆتە ناو مۆزوعەکەەوە نا ئەمجاریان هێزێک بێرێتە بەیمانەوە 4 پێ فاتە بەیمانەوە و ئێستاش ماوەتەوە لە هەرێمی کوردستان ناڕوە بەستمەوەی بەڵێ کاک قارەمان گوێت لە ڕای ئەوان بوو هیچت بۆ دووبارە ناکەم و بۆی کاتەکە استەغلال بکەین ڕایەک هەیە ئەوترێت کە بزوتنەوەی گۆڕان
نیازی ئەوەی هەیە کە بایکۆتی دانیشتەکان بکات و لە حکوومەتیش بکشێتەوە. ئەمە تا چەندە ڕاستە وەکو پەرلەمانتارێکی گۆڕان ئەمەوێت لە دەمی خۆتەوە گوێمان لێبێت. بەڵێ ناتوانم بڵێم ڕای ڕسمی بزوتنەوەی گۆڕانە لە بەرەوەی تەبێژمانەیە گەرمانێ سەحبکەینەوە لە کۆبوونەکانێکینەوە بەڵام من دەمەوێت ئەو پرسە وەکو باسم کرد پرسێکی یاسایی بوو کرا بە پرسێکی سیاسی و بردیانە دەرەوەی پەرلەمان. دەمێ زۆر بە کورتی قسە بکەم و خەڵکی کوردستانیش تێم گەڕ ڕاستی دۆخەکاوی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان قەیراناویە کێشەکە درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە بۆ 2 ساڵی تر بە هەموو دەسەڵاتەکانی و دوای 2 ساڵی تر لە دەرەوەی پەرلەمانی کوردستان لە ناو دەستورە شوێنی ئەو ڕێکەوتنانە بکرێتەوە کە لەسەر هەڵبژاردننی خولی داهاتووی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەکرێت. ئەو قەیرانی کە ئێستا دروست بووە قەیرانە و دروست کراوە خۆی لە ئەساسە قەیران نیە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان بۆ 4 لایەنەی بۆ 5 لایەنەی کە پرۆژەکانیان پێشکەش کرد لە پەرلەمانی کوردستان مەسئولی یەکەم بەرامبەر بە خەڵکی کوردستان مەسئولی یەکەم بەرامبەر بەو دۆخە تەنها پەرلەمانتارانی کوردستانن لەبەر ئەوەی پرسەکە سرف پرسێکی یاساییە و پەرلەمانی کوردستان تاکە مەرجە بۆ یەکلایکردنەوەی ئەم پرسە هەرچی یاسایی کوردستان هەیە بهێنە هەرچی یاسایی هەیە لە دنیا بهێنە نە پرسێکی سیاسیە نە پێویستی بە سازانە سازان لەسەر مەسلەیەک دەکرێت بنەمای یاسایی نەبێت ئەم پرسە بنەمای یاسایی هەیە بە پێی کە بزوتنەوەی گۆڕان چۆتە ناو سازانەوە خۆم وەکو قارەمان نەخێر بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوە نیم پرسی یاسایی بێ بنەمای یاسایی هەبێ سازای لەگەڵ بکرێت بەڵام قسەیەکم کرد تۆ بەردەوام و بەڕی دێنەوە بۆ دۆخەکە کاکە دۆخ هەرێمی کوردستان تێکچووە لەلایەک شەڕی داعشە لەلایەک وەسعی ئابووری خەڵکی کوردستان زۆر خراپە لەلایەک سەی دەکەی بەشێک لەلایەنەکان زۆربەی لەلایەنەکان باز لە پرسی سازان دەکرێت باز لەوە دەکرێت دۆخ هەرێمی کوردستان بزوتنەوەی گۆڕان لە سەرەتاوە باسی لە مەسەلەی سازان کردو بەڵێ ئێمە باسمان لە مەسەلەی سازان کردووە بەڵام وتومانە سازان لەسەر پرسێک دەکرێت کە بنەمای یاسایی نەبێ سازان لەسەر پرسێک ناکرێت بنەمای یاسایی هەیە بە یاسا ڕێکخرا بێ ماوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کۆتایی هاتووە بەپێی یاسای ژمارەیەکی ساڵی 2005 دوو دەوری حەقی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ مافی بۆ بەپێی یاساکە توانیوێتی 8 ساڵ سەرۆکی شەرعی هەرێمی کوردستان بی بەپێی بڕیاری ژمارە 19 لە ساڵی 2013 بۆی درێژ کراوەتەوە لە پەرلەمانی کوردستان تا مانجی 8 لە 19 مان کۆتایی هاتووە هەر ئەم کە دەڵێن بنەمای یاسایی هەر ئەم دوو یاسایە ئەمڕۆ ڕێگرن لەبەردەم ئەوەی کە بەڕێز کاک مەسعود سەرۆکی هەرێمی کوردستان جارێک لە کۆبوونەوەکان بە سەرۆکی هەرێمی کوردستان بۆیە من پێم وایە ئەو پرسەی سازان کە لە دەرەوە دەکرێت تەیدی قسەکەی ئەو دەکەم تەیدی قسەکەی ئەویش دەکەم تەیدی قسەکەی ئەویش دەکەم هەر سێ لایەنیان دەکەم بەڵام دوو خاڵی ناکۆکەیە خاڵەکە ئەوە نییە من پێم وایە کە باز لە سیستەمی پەرلەمانی دەکرێت من تەیدی قسەی کاک شێرکۆ دەکەم لە سیستەمی پەرلەمانیە مەسئول سەرۆک مەسئول نییە سەرۆک مەسئول نییە بەرامبەر بە پەرلەمان سەرۆکی حکوومەت مەسئولە هەر بۆیە ناتوانێت لەگەڵ ئێمە دەمانێت بڵێ هەر بۆیە لەبەرەوەی سەرۆک مەسئول نییە بەرامبەر بە پەرلەمان بۆیە ناتوانێت پەرلەمان لێپرسینەوەی لەگەڵ بکات لە کاتێک پەرلەمان بۆ لێپرسینەوەی کاتێک ئەو مەسئولی سیاسی نییە بەرامبەر بە پەرلەمانی کوردستان لەبەرەوەی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمی کوردستان و دەسەڵاتانی ئێستا نییە دەسەڵاتەکانی تەشریفاتی دەسەڵاتەکانی پرۆتۆکۆلیە سەرۆک لە سیستەمی پەرلەمانی شێوەیەک لە سیستەمی پەرلەمانی بەڵێ من شتەیەوە دەکەم شێوەیەشتری شەیە سەرۆکی هەرێمی کوردستان لەلایەن خەڵک و هەڵبژێرە و کۆمەڵک مەسئولیەتی بێ و لە یۆنان و فلان وڵات و فلان وڵاتە بەڵام نە دەستور نە یاسا کە لە وڵاتێکدا دەردەکرێت پێویستدا کە من بیش و بێنم بە وڵاتانی دەوروبەر بە وڵاتانی دنیا لە ئەمریکا چۆن دەگوزرێت لە وڵاتێک وەکو سوید چۆن دەگوزرێت واقعی سیاسی لە هەرێمی کوردستان وایە ئێستا بۆ ئەوەی ئەو دۆخە زیاتر نەڕوە ئێمە 13 ڕۆژ 14 ڕۆژە لە فراغ یاسایی دەژێن سەرۆکی هەرێمانیە لە هەرێمی کوردستان سەرۆک نییە با پرسیارێکت لێ بکەم ئێوە وتان ڕێگەت پێدەم قسەکە تاواقی کاتی ئەوەیە منە پرسیارە بکەم تکایە ئێوە وتان لەگەڵ 19 مان سەرۆکی هەرێم جێگەکەی چۆڵە بێ و سەرۆکی پەرلەمان ممارەسەی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمەکات بەڵام نەگوێمان لێبوو نەبیستمانەوە و نە سەرۆکی پەرلەمان خودی خۆشی باسی ئەوواکە کە ممارەسەی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بکات ئەتوانێت هیچ ئیمزایەک بکات لە جێگەی سەرۆکی هەرێم ئێوە پێتان وایە کە ئێستا دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی کوردستان ممارەسەی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمەکە وەڵام ئێمانە بیتەوە تکایە سەرۆکی پەرلەمانی کوردستان 2002 و بەر لە 10 ڕۆژیش 2000 ماوەیەکی داوە بە لێژنەی دان و سادکار کە لە دەرەوە دەکرێت دەنە بەڵێ دوای ئەوە ئێمە لە کۆبوونەوەی داهاتوو من پێم وایە لە کۆبوونەوەی داهاتوو لایەنەکان نەگەین بە سازان و پەرلەمانی کوردستان لە ڕۆژی چوارشەممە یەکەم جەلسەی خۆی دەکەی افتتاحی جەلسەکە دەکات بەڵێ دواتر ئێمە دەتوانین ڕێمان لە بەردەم یعنی پەرلەمانی کوردستان بۆ شێوازە ڕێی ناگیرێ بۆ نمونە من یاسایەک لە پەرلەمانی کوردستان دەردەکەم پێش ئەوەی ئاراستەی سەرۆکی هەرێمی کەم لە یاسایەکە لە بڕگەیەکە ئەڵێم ئەم یاسایە لە ڕۆژی دەرچووین لە پەرلەمانی کوردستان دەستە بواری جێبەجێکردن ئەوە بڕگەی یاسایی و پێڕەوی ناوخۆی لە بەردەمە دەتوانم بیکەم
ماوەیەکی بۆ تحدید کراوە بەڵام سەرۆکی پەرلەمان 2000 ماوەیەکمان داوە بەلایەنەکانی سازان بەڵام دوجار من پێم وایە لە کۆبنەوەی داهاتوو دەبی کۆتایی بێ ینی ئەوە نییە تۆ چەند ئۆپشنێکم هینایە من چەند خیارێکم لە بەردەما هەموو خیارەکان دیارە بەڕوونی 13 مادەی پرۆتۆکۆلینە مادەی زۆر ئاساییە قەت کێشەنە بەرەسەریان چارەسەر کراوە تەنها یەک هەنگاو بابزوتنەوەکەی خۆم بم برێ تەنها یەک هەنگاو چوونەوە پێشە بۆ لەو سازان تەنها یەک هەنگاو هەبووە لە سەرۆکی پەرلەمان و مارەسەی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمەکە بە پێی مادەی 15 سەرۆکی پەرلەمانی مانگەوە بە قسەیەوە بێت ممارەسی کردووە بەڵێ ئەبێ ممارەسی بکردای بەڵام ماوەیەکی داوە باشە دوای ئەو ماوەیە ئێوە ئیتر سەرۆکی پەرلەمان وەکو بزوتنەوەی گۆڕان پێتان وایە ممارەسی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمەکە دەبێت بیکا بە پێی مادەی 15 لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەبێت سەرۆکی پەرلەمانی کوردستان نابێتە سەرۆکی هەرێمی کوردستان ئەگەر دەگرێتەوە بۆ جێبەجێکردنی کارەکان بەڵێ ئەزانم نابێت بە سەرۆکی هەرێم بەڵێ ممارەسەی دەسەڵاتەکانی من وام بەڵێ مارەسەی دەسەڵاتەکانی دەبێت سەرۆکی پەرلەمانی کوردستان منم قاتای قسەکانت کردم ینی بڵێ ئەبێ پرسیارە ئەبێ بکرێت من پێم وایە ئەو پرسی سازان کە ئێستا باز دەکرێت بە بەردەوام قسەی لەسەر دەکرێت وەکو باسم کرد کە پرسێکی براوەتە دەرەوە قەیرانی دروست کرد و هەموو قەیرانەی برای بەڕێزم کاک شێرکۆ باسی کرد کە لە هەرێمی کوردستاندایە هەموو پێیوەستە بۆ چارەسەر بڕوانەبوون بە یاسا ینی تۆ یاسایەک لە بەردەما هەموارکردنەوە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەوەی لایەنەکانی ئەوەی پارتی دیموکراتی کوردستان دەیەوێت ئەوەی یەکێتی نیشتیمانی دەیەوێت ئەوەی یەکگرتووی ئیسلامی دەیەوێت ناتوانانی بێت ناو قاعەی پەرلەمان لە خوێندنەوەی پرۆژە یاسایەکە مناقەشە و گفتوگوی لەسەر بکە داواکاریەکەت چییە من تاوەکو ئێستا نازانم داواکاری بە هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم یان ئەگەر یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار بکرێتەوە کارەبا باشە بێ موچە باشە بێ بنزین باشە بێ ئەو باشە بێ من وەکو ئەوڕیانیشم باسییان کرد ماوەی 2 مانگە حکوومەت هەرێمی کوردستان دەوامی نەکردووە سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان دەوامی نەکردووە ماوەی 2 مانگە یەک دنیا قەیران هەیە هەموو هاوڵاتیانی کوردستان بەشدارن لەو حکوومەتە بەڵێ ئەمە حکوومەتی زۆرینە نییە ئەمە یەکێتی و پارتی جاران نییە بزوتنەوەی گۆڕان بەشدارە لەو حکوومەتە بەڵێ بەشدار هەیە وەزیری هەیە لەکوێ ینی بۆچی وەزیرەکانتان بڵێن حکوومەت وەرە با کۆبینەوە لەسەر شاشەی تەلەڤیزیۆن هەر بێنە کەناڵەکەی خۆتان بڵێن کاک یان حکوومەت ئێمە داواکەین کۆبێتەوە کۆ نابێتەوە وتراوە نەوتراوە قسەم ئەگەر لەسەر ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان مقەسیرەکەی حکوومەتی هەرێمی کوردستانی ئێستانیە کاکە خۆ کارەبا کێشەی ئەوڕۆ نییە کارەبا کێشەی 10 ساڵ بەلێ ئێستایە خۆ ئاو جادە و ڕێگاوبان و خزمەتگوزاریەکان کێشەی 10 ساڵ بەلێ ئێستایە بۆیە من پێم وایە وەڵامی پرسیارەکەی من نەبووە کەم ئەوەی کەوتم ئێوە سەرۆکی پەرلەمانتان لایە وەزارەتی داراییتان لایە ینی وەکیل وەزیرتان هەیە وەزارەتی بازر والحاصل وەزارەتان وەرگرتووە وەزیرەکانتان لە چ جێگەیەک لە چ شوێنێک لە چ ڕۆژنامەیەک لە چ کەناڵێ وتویانە ئێمە داواکەین داوامان لە نێچیروان بارزانی کردووە سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان کۆبێتەوە کۆ نەبووەوە نەخۆ مەسەلەوە نییە کە کۆبوونەوەی ئەنجومەنەکە نەکراوە بەڵێ مەسئولی یەکەم سەرۆکی حکوومەتە سەرۆکی حکوومەتی کوردستان دەتوانێت کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران دابنی بەڵام کە ئێستا قەیرانی بۆ نمونە قەیرانی موچە هەیە لەو ماوانە سەرۆکی لە ڕێی وەزیری داراییەوە داوا لە سەرۆکی حکوومەت کرا بۆی کۆبوونەوە بکرد ئەو کێشەی لەگەر ئاشتیێورامی وەزیری سامانە سوچەکانی دای بکرێتەوە دوای دانیشتەکەی ئەومان ئەزانین هەر ئەمڕۆیان بەیانی وەزیری دارایی دەسی بۆ پێش کۆبوونەوەکە وەزیری دارایی ڕانەسپێدا بەسی بۆ تورکیا کاکە خۆ ئەمانە ئەم ناڵێم ڕێگری 100% بە مطلقی لایەنێک ڕێگریەکە لەبەرەوەی لە بەرنامەی تاوتێ وتی پێویستی بە من نییە پێویست بکە ئێستا لەگەڵ یاڕۆ پێویستی بە هەردووچیان بووە تا پێش کۆبوونەوەکە پێویستی بە هەردووچیان بسم پارەکە بێن کاک شێرکۆی هاوڕێم لە لێژنەکەی و شارەزاد وەزیرەکە ڕێک نەکەوتون لەخۆی واضح حسابێکی بانقیە بانقیە بە ناوی هەردووشیان لە هەموو عالەمە حسابی بانقی ئەوەی کە بە ناوێوەیەتی ئەیکا بە ناوی کەسێکی ترەوە بۆی بتوانێت سەحبی کە بە کورتی و کوردی هاوڵاتیان لەم نێوانە گیریان خواردوە پرسیارەکە خەفەتەکە خۆی لەویایە کە وای لێبێ وای لێبێ نەتوانێت حسابێکی بانقیەک لای بکەین حسابی بانقیەکە دەو بە ناوی وەزیری دارایی پرسیارەکەت بکەیت بۆی من پرسیارەکە سپاس دەکەم دێمە وڵات بۆەوەی کاتی کاک مەردانی باسی کرد کاک مەردانیش سیستەمی پەرلەمانی ئەو سیستەمە پەرلەمانی کە ئەم باسی دەکات لە ناو خەڵکەوە هەڵبژێردرێت و پەرلەمان لێپرسینەوەی لێ نەکات و ئەم هەموو دەسەڵاتی ئێستای هەیبی ئەمە نازانم لەکوێی دنیا ئەو سیستەمە پەرلەمانی هەیە ئێمە بۆ نزیکترین نمونەی عێراق بۆ خۆمان ناینەوە کە سەرۆکی کۆماری عێراق لە پەرلەمانەوە بەڵام دەسەڵاتی ئەنجومەنی ئاسایش دەسەڵاتی هێزە چەکدارەکان دەسەڵاتی عەفوکردنی عەفو خاس هەموو ئەم دەسەڵاتانە ئێستا ناکرێت کەسێک سەرۆکی هەرێم بێ و ئەو هەموو دەسەڵاتی هەبێ و لێپرسینەوەی نەکرێت لەکوێی دنیا هەیە سپاس دەکەم کاک مەردان دواتر وەڵامی پرسیارەکەی گەشتووە بۆی من پرسیارێکت لێ بکەم دوای ئەوەی گوێت لە ڕای ئەم بەڕێزانە بوو لەسەرم مێزان ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ هەڵۆشانەوەی ئەم حکوومەتە بنکە فراوانە
بەێ طبعاان پێم خۆشە کاتی زیاترم بدێت چونکو قسەکانی برادران زۆر بەیان وەکو پرسیارە لای من دروست بووە من باسم کرد ئێمە لە ئێستادا بە هیچ شێوەیەک باس لەگەڵ ئەوە نینە کە باسی هەڵوەشاندنەوەی حکوومەت و دروستکردنی حکوومەتی زۆرینە ئەوەی من باسم کرد ئێمە لەگەڵ سازانین ئەگەر لە ئەسوە حالات نەگەشتینە سازان پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ هەڵبژاردننی پێشوەختە پاش هەڵبژاردننی پێشوەخت ئەوە ڕەئی خۆمە مەسلەی هەڵوەشاندنەوەی حکوومەت و دروستکردنی حکوومەتی زۆری نەتێت ئەوە خاڵی دووەم بەوای لێ نەهێت هەندێکمان لە بەرەی خەڵکین و لە خەمی خەڵکین و هەندێکمان لە بەرەیەکی ترین جەنابیشت باست کرد ئەو حکوومەتی بنکە فراوانە حکوومەتی بنکە فراوان کە بە دەرەجەی ئەساس لە 5 حیزبەکە پێک هاتووە حکوومەت بە هەموو پێکهاتیەکانیوان بە هەموو حزبەکان بەرپرسیارە بەم قەیرانانە و بەم بارودۆخەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوبەڕووی بوونەتەوە هەر چەندە من تاکید لە ئەوە دەکەمەوە هەندێ پێشهات هەبووینە هەندێ بارودۆخ هەبووینە لە دەستی حکوومەتی هەرێمی کوردستاندا نەبووە بۆ نمونە کەس تەسەورمان نەدەکرد پێشبینی ئەوەمان نەدەکرد کە نرخی بەرمیلێک نەوت کە زیاتر لە $100 بوو دکتۆر شێرکۆ باشتر لە من شارەزایە دێت ئێستا بە $40 دەفرۆشی و سەرڕای ئەو کێشانەی بەڵێ ئەوە خاڵێکی تر باسی درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی ئێمە وەکو پارتی ئێوە بە وازحی لە کۆبوونەوەکان ئەم 11 ڕۆژەی پێش و داوەتان کردووە کە بە هیچ شێوەیەک پارتی باسی درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێمی کوردستانی نەکردووە با ئێستا باز بکەم ئەو بارودۆخەی کە دروست بووە لەسەر پرسی سەرۆکی هەرێمی کوردستان ئێمە وەکو پارتی و سەرۆکی هەرێمی کوردستان لی بەرپرسیار نییە هەمومان دەزانین هەر سێ هاوڕێ خۆشەویستم شارەزانە لە یاسا سەرۆکی هەرێمی کوردستان ئەرگە یاسایەکانی جێبەجێ کردووە 6 ڕۆژ پێش وادەی کۆتایی هاتنی ویلایەتەکەی داوای لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن کردووە کە هەڵبژاردن بکرێت ئەوە کۆمسیۆنە دەڵێ ناتوانم هەڵبژاردن بکەم لایەنە سیاسیەکان و پەرلەمان هەتا 20 مانگ نەیانتوانی ئەو کێشەیە یەکلا بکەنەوە و کۆمسیۆن دەڵێ نازانم هەندێک جار دەڵێ پێویستیم بە 180 ڕۆژە هەندێک جار دەڵێ پێویستیم بە زیاترە هەتا دەتوانم هەڵبژاردن بکەم ئەوە بارودۆخێکە لە دەستی کەسمان نەبووە لێرە کۆبوونەوەی حزبەکان دروست بوو مەسەلەی سازان باشترین چارەسەرە بۆ چارەسەرکردنی ئەوە پارتی پرۆژەی خۆی هێناتە پێش پرۆژەی پارتی یەکێک لە خاڵەکان لەم دوایە ئەوەیە کە 2 ساڵی داهاتوو تەکمیلەی ویلایەتی سەرۆکی هەرێمی کوردستان بکرێت و لەگەڵ ئەم خاڵە حازرین پێداچوونەوە بە دەسەڵاتەکانی هەرسێ سەرۆکایەتی بکرێن لەسەر شێوازی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە داهاتوودا مناقشە بکەین ئۆپشنەکانیش باسم کرد پێویست ناکە دووبارە بکەمەوە بەنسبەت برادران باسی ئەوەیان کرد کە ئەگە سیستەم پەرلەمانی بی دەبی دەسەڵاتەکانی سەرۆک پرۆتۆکۆلی بوون چەند نمونە باسەکەم سیستەم پەرلەمانیە چوار حالەتی هەیە ینی سیستەمی پەرلەمانی بەڵێ لە سیستەمی پەرلەمانی دەشکرێت سیستەم پەرلەمانی بی سەرۆک ناو خەڵکۆ هەڵبژێردرێت پشتا و پشتی دەسەڵاتەوەی کە مەلەکێ لە وڵاتەکان من باسی دەسەڵاتەکان ئێمە قارەمان باسی دەسەڵاتەکە لە پرۆژەکەی هەیتیان سیستەمی پەرلەمانێکە بەو شێوازەیە سەرۆک لە بەردەمی پەرلەمان هەڵبژێردێ و دەسەڵاتەکانی پرۆتۆکۆلی بی بەو شێوازەیە ئەوەی کە سوارەکە بە حەقیقی واقعی ئەوەیە لە فنلەندا سیستەم پەرلەمانیە بەڵام سەرۆک فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە لە پورتوغال سیستەم پەرلەمانیە و سەرۆک فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە لە سنگافۆرە سیستەم پەرلەمانیە سەرۆک کۆمەڵێک دەسەڵاتی فعلی هەیە وەکو سەرۆکی وەزیران لە باشووری ئەفریقیا سیستەم پەرلەمانیە و سەرۆک لە ناو پەرلەمان هەڵدەبژێرێت سەرۆک کۆمەڵی دەسەڵاتی گرنگی هەیە بۆ نمونە دەتوانی داوای بابەتێک بکات کە ڕاپرسی لەسەر بکرێت و چەند نمونەی ترم لەبەر دەستە سیستەم پەرلەمانیە لە هەندێکیان سەرۆک لە ناو خەڵک هەڵدەبژێرێ لە هەندێکیان سەرۆک لە ناو پەرلەمان هەڵدەبژێرێ و سەرۆک هەندێک دەسەڵاتی فعلی هەیە وەکو نمونە باسم کرد کە فەرماندەی گشتی هێزە چەکداریەکانە لەو وڵاتانە لە ئێستادا باس لەواکرێت بۆنی ئەوواکرێت نیشانەکانی ئەوە دەرکەوتووە کە لایەنەکان یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر بە سەریحی بە حزبەکەی خۆی بە لایەنگرانی و باوڵاتیان یاریمی کوردستان و بە حزبەکانی شوتووە ئەڵێ کاکەگیان وەزعەکە گەشتۆتە بنبەست و لەوە زیاتر تەحمل ناکرێت ئەوترێت لایەنی تریش هەیە کە ڕەنگە ئەگەری
ئەوە هەبێت کە بایکۆتی دانیشتەکان بکەن لەم کاتەیە پارتی دیموکراتی کوردستان چیەکە ئەگەر ئەمانە لە حکوومەت بکشێنەوە پارتی دیموکراتی کوردستان چی ئەکات و ئەو کات ئۆپشن و بژاردەی چی بڵێ تابان ئێمە تەمەنا دەکەین نەگەتە ئەو ڕادەیە بتوانین لە ڕێی ئەو کۆبوونەوانە بە سازان پرسەکە چارەسەر بکرێت بەڵام پارتی بەرپرس نیە لەو کاتە من ئەو پرسیارە دەکەم ئەو هێزانەی کە پرۆژەیان تەقدیم کردیە کە داوای ئەساسیان ئەوە بووە سەرۆک لە ناو پەرلەمان هەڵبژێرێت و دەسەڵاتەکانی دەسەڵاتی پرۆتۆکۆلی بن فەرمۆن چ تەنازولیان چ سازشیان لەسەر ئەو پێشنیارەیان کردووە با ئەوان باسی بکەن لە بەرامبەر ئەوە من باسم کرد کە پاتی ئەوەی من وتم نیەت پاکی بوونی نییە کەسیان بە نیەت پاکی نەچوون بۆیە کەسیان تەنازول ناکەن من ناتوانم بڵێم نیەت پاکی نییە بەپێی معلوماتی من چونکو من لە ناو کۆبوونەوەکان دانیمە بەڵام ئێستا ئیرادەیەکی بەهێزتر هەیە بۆ ئەوەی بگەنە اتیفاق بڵێ لە چی تەنازولتان کردووە ئێم باسم کرد مەسەلەن باسی هەڵبژاردننی سەرۆک دەک شێوازی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە جێگای ئۆپشنێک ئێمە سێ ئۆپشنمان دان هەندێک هێز هەنە دەڵێن دەبی سەرۆک لە ناو پەرلەمان هەڵبژێری و بە هیچ شێوەیەک حاضرنینە لەو ئۆپشنە هیچ ئۆپشنێکی در طرح بکەن حتا لەسەر دەسەڵاتەکان لەسەر عفو لەسەر دەسەڵاتەکان ئێمە گوتمانە فەرمۆن بە دەسەڵاتەکاندا بچینەوە دەسەڵاتەکانی ئی پەرلەمان و ئی حکوومەت و ئی سەرۆکی هەرێم و فعلەن کۆتایی تەواو نزیک بۆتەوە کاک مەردان ئەمیری کۆمەڵی ئیسلامی ئەڵێت بۆ ئەوەی بگەینە سازان هەر لایەنێک زیاتری لابێت دەبێت زیاتر ببەخشێت یان بەمانایەکی تر دەبێت زیاتر تەنازول بکات ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان بە حکمی ئەوەی خاوەنی سیوەش کورسین لە پەرلەمان وەزۆرینی دەسەڵاتەکان یاریمی کوردستانتان لایە ئایا لەم فەلسەفەیە تێگەیشتون کە ئەبێ زیاتر تەنازول بکەن بەڵێ ئەگەر مەبەستی ئەوە بی ئەو پارتە زیاتری لەلایە ئەگە مەبەستی پۆستەکان بی پارتی بە احتیکاری پۆستەکانی نەکردیە و کەس خێری بە پارتی نەکردی ئەو پۆستانە ئەو پۆستانێک کە ئێستا لە لای پارتی دیموکراتی کوردستانن استحقاقی هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستانن لە هەمان کاتە دەتوانم بڵێم لە بەشێک لە پۆستەکانی خۆی بۆ ئەوەی کە سازان هەبیت و یەک ڕێزی هەبیت و نێوماڵی کوردی یەک دەنگ بیت بەشێک لە پۆستەکانی خۆی دەتوانم منش بینم دایتە لایەنەکان قسەت بۆ بینەرە چی ئێستا سیرەکە دوای قسەم بۆ خەڵکی خۆشەویستی هەرێمی کوردستان بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان من بەخۆم گەشتبینم ئەگەر ئیرادەیەکی بەهێز هەبی و بەپێی معلوماتی من ڕۆژ بۆ ڕۆژە ئیرادە لەلایەن هێزە سیاسیەکان زیاتر دەبێت پشومان درێژتر بیت چونکە ئەو کۆبوونەوانە زۆر کێشە چارەسەر دەکەن کێشەی دستور چارەسەر دەکەن کێشەی هەڵبژاردننی سەرۆک چارەسەر دەکەن ئینشاڵڵا لە نزیکترین کات دەگەنە سازان و لە دوای سازان ئەو نەبوونی متمانەی لە ناو پەرلەمان و لە ناو حکوومەتی چارەسەر دەبیت و لە کۆتاییدا هەمومان خزمەتی خەڵکی کوردستان دو قسەت زۆر بە کورتی وەڵاممان زۆر بیانی کاتەکە زۆر کەمداێندا هاوکار بوو یەک بڵێن شتی باس بە ئێمە دەڵێ ئێمە کۆمەڵێک ئۆپشنمانە بووە ئێوە تەنەزولتان نەکردیە من پێ دەڵێم ئێوە بەڕەسمی داوای تەکمیلە دەکەن لە بەرامبەر تەکمیلە چی بۆ خەڵک دەکەن ئێوە باش دەزانن هەر لە یانێک سیاسی تەکمیلە بکە ئەوەی کە بینیمان لە ساڵ کاتم کۆتاییاتەوە کاخارەمان بۆ بینیشانیش من وەڵامم پێ سپاس دەکەم کاتەکەم کۆتاییاتەوە کاخارەمان دو قسە بڵێ من هیوادارم کۆبوونەوەی شەشەم کۆبوونەوەی لایەنەکانە ئەگەر نەگەیشتنیز ئەنجامێک بگەڕێنەوە بۆ پەرلەمانی کوردستان بکەن بە مەرجع و یەک قسەمێ بۆ خەڵکی کوردستان ئەوەی مەسئول بەرامبەرە و قەیرانە تەنها پەرلەمانتارانی کوردستانن هەر 111 پەرلەمانتارمان تەنها پەرلەمانی کوردستان سیاسای هیوادارم لایەنەکان بە تایبەتی ئەو پێنج لایەنە باش لەوە تێگەیشتن کە خەڵکی کوردستان لێمان بێزار بۆتن گوێ لە کۆبوونەوەکانمان ڕاگرن هیچ چاوەڕوانی ئەنجامێکی باشمانێ ناکەن بۆیە ئەگەر دەیانەوەی خەڵکی کوردستان دڵخۆشکەن با تەنەزول بۆ یەکتری بکەن لە پێناوی ئەوەی کە بتوانین ئارامی بۆ ئەم هەرێمە بگەڕین زۆر سپاس دکتۆر شێرکۆ دواوتە من بە سێ دێر وەڵام ئەدەمەوە ئەویش ئەوەیە کە هیوادارم خۆڵ نەکەینە چاوی خەڵک و سەریح بین لەگەڵ خەڵکە بەمانای ئەوەی کە کاتێکاڵێن تەنازولەکەین یان بە دەنگدان یا بە ڕێفراندۆم یا بە هەڵبژاردن کە هەستێکی یەک شتە ئەوە تەنازولکردن نییە ئەمە یەک دوو سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمان لە 19 ئابا سەرۆکایەتی پەرلەمان کەوتە هەڵەیەکی گەورەوە ئەوەی کە ئێستا ئەڵێ مۆڵەتە دەین بەلایەنە سیاسەکانە بۆیە لە 19 ئابا بیدایە
بۆ ئەوەی کە تووشی ئەم قەیرانە نەبین کە ئێستا تایین سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی پەرلەمان ناتوانێت ئێستا بڵێ مۆڵەت ئەدەم بە حزبە سیاسیەکان چکۆ بە قانونی ژمارە 15 سەرۆکایەتی هەرێم ئەبێ ئەرکی سەرۆکایەتی هەرێم بگرێت ئەستۆ لەبەرەوە پێویستە بەڕاستی سەریح بین شەفاف بین بەڕوونی لەگەڵ خەڵکە ڕاستەوخۆ ڕاستەکانیان پێ بڵێن و ئەگەر ناتوانین پیان بڵێن ناتوانین و ئەگەر ئەشتوانین بازوو ڕێ بکەین. زۆر سپاس بۆ دکتۆر شێرکۆ جەودەت پەرلەمانتاری یەکگرتووی ئیسلامی، سپاس بۆ کاک عەباس فەتاح پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستان، سپاس بۆ کاک قارەمان قادر پەرلەمانتاری بزوتنەوەی گۆڕان، سپاس بۆ کاک مەردان خدر پەرلەمانتاری پارتی دیموکراتی کوردستان. هەمووتان بەخێر بن، سەر و سەرچاومان دەستان خۆش بێت و ماندوو نەبن. ئەزیزانم ڕێزی یادگار فایق و محەممەد نووری پرۆدیوسەر و ئالان جەمالی دەرێنن قبول بکەن تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم و ماڵتان هەمیشە و هەردەم ئاوادان بێت.